عزیزانم سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەو هیواین کە هەموو لایەکتان لەش ساق و تەندروست بن. خۆشحاڵین ئەمڕۆژ بە کۆمەڵە بەرگە بابەتی نێوە میوانی ماڵەکانتانین بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بمێننەوە و بینەری سەرجەم بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان بن کە بە یارمەتی هاوکاران بۆمان ئامادەکردون. کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لەکردنەوەی چواردەهەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئەکەین. وەک ئەزانین کە ساڵانە ئەم پێشانگایە بەردەوام ئەکرێتەوە ئەم ساڵی چواردەهەمین ساڵێتی ئەکرێتەوە. ئێمە ئەمڕۆ باس لە ئەو بەروبوومانەوە ئەو کاڵایانە ئەکەین کە لەناو ئەم پێشانگایەدا نمایش ئەکرێ و باس لە ئەو کۆمپانیانە ئەکەین کە لە دەروی وڵات هاتوونەتە ناوە بۆ ئەوەی کە بەروبوومەکانیان لەم پێشانگایەدا نمایش بکەن. لە هەمان کاتیشدا تا چەند کۆمپانیا کوردەکانی خۆشمان بەرهەمەکانیان لەم پێشانگایەدا نمایش دەکرێت و کێشەکانی پێشانگای ئەم ساڵ چییە و تا چەند هەوڵیان داوە سوود لە ئەزمونونەکانی ساڵانی تر وەربگرن بۆ ئەوەی کە ئەو پێشانگای ئەم ساڵ باشتر بێ لەوانەی کە ساڵانی ترکراونەتەوە. لە هەمان کاتیشدا نرخەکانی ئەم پێشانگایە تا چەند لە چاو نرخەکانی بازار وە شوێنە گشتیەکاندا جیاوازی هەیە و تا چەند ئاسانکاریان کردو بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە ئەو شتانی کە ئەیانەوێت ئەو شتومەکانی کە پێویستیانە بە نرخێکی هەرزان دەستیان بکەوێ و ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەن. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان باس لە نەخۆشیەکانی مەمکەکەین. وەک ئەزانین کە ئەم نەخۆشیانە زیاتر لە خانماندا بەربڵاوی هەیە و زیاتر خانمان توش ئەبن. ئێمە ئەمڕۆ باس لە نیشانەکانی ئەکەین و ئایا هەبوونی ئەو نیشانانە هەمووی پەیوەستن بە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە و یاخود ئاسایی ئەم نیشانانە ئەگەر هەش بن و لە چ کاتێکدا پێویستە نەخۆش سەردانی پزیشکی پسپۆڕ بکە بۆ ئەوەی کە پشکنینی بۆ بکرێ و خانمان تا چەند بەرپرسن لە پشکنینکردنی سندیان لە ماڵەوە. لە هەمان کاتیشدا ئەو نەخۆشیانەی کە ئێستا تا دێت زۆرتر ئەبێت هۆکاری چیەکە ئەم نەخۆشیانە بەربڵاویان هەیە و چۆن بتوانین چارەسەریان بکەین و خۆشمان لە ئەم نەخۆشیانە بپارێزین. بەڵێ ئازیزانم ئەمە تەواوی بڕگەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە بینەرمان بن و سوودی لێوەربگرن. ئێستاش بڕگەی وەرزشمان هەیە وەک ئەزانین کە ڕۆژانە ئێمە لە کۆی بڕگەکانی کە هەمانە بڕگەی وەرزشمان هەیە و پێتان ئەڵێن کە لە هۆڵەکان و لە ماڵیشەوە چۆن وەرزش بکرێت بۆ ئەوەی کە سوودتان پێ بگێنێت و هەم لەشێکی جوان و هەمیش تەندروستێکی باشتان هەبێ. بابێک و بینەری بین و دواتر ببەردەوامە بین. ئازار خۆشەویستانم خۆشحاڵم جارش بە خزمەتی عزیز و خۆشەویستگەشتنەوەیە بۆ پێشکردنی بەرنامەیەکی تایبەت بە وەرزشی بەیانیان. هیوادارم ئەمڕۆژ بتوانین سوودێک بێوەی عزیز و خۆشەویست بگەێنین. بۆ ئەمڕۆژمان تەمرینێکی ترمان ئامادە کردو هەر تایبەت بە کشانی قاچ و لەگەڵ ئەوەشە نەرمکردن یان توانەوەی چاوری قاچ و لە کاتێکیشە کە بتوانین ئیسفادێکی باشی هەبێ هەم بۆ بڕبڕەکانی فەقەرەکانی بەشی خوارەوەی پشت. و ئەم تەمرینە پێگاتووە لە تەمرینێکی ئاسان کە ئەتوانین لە هەموو کەسێک لە شوێنی خۆی لە ماڵەکەی خۆی ئەتوانێت بیکات. ئەویش بۆی کە ئەتوانێت پارچەیەک ڕاخەر یان شوێنێکی تایبەت ئامادەکە بۆی پاڵکەوێت و لەسەری و وردە وردە ئەم مەشقەی کە ئەمڕۆ ئەیکەین دووبارە بکاتەوەنێ. بۆ ئەم جارەشمان بەم شێوازە داوازین. هەموو یەکێک لێمە بەم شێوازە پاڵەکەوێت لەگە منا بەم شێوازە پاڵەکەوێت. قاچەکە بەرزەکاتەوە هەتا ڕێکی ئەمەنە تقریباً گۆشەیەکی 90 دروست دەکات. دواتر قاچەکە داوازێنیتەوانێ بەم شێوازە. بەم شێوازە ئەم مەشقە پێگاتووە لە دوو کۆرس هەر کۆرسە و 15 عدەدیلی ئەەکەین واتە بەدلی ئەەکەین. جارێک قاچی چەپ جارێک قاچی ڕاست بەڵام هەر دانەیەکان دوو کۆرس ئەەکەین بۆ ئەوەی کە بەتەواوەتی ئیسفادە لە کۆرسەکە بکەین. ئێستاش لەگەڵ خوێندکارەکانە ئامادە بین بۆ کۆرسەکە بۆی بتوانین بە شێوازێکی عملی ئەنجامی بین. زەب یاک
2 3 4 5 6 ئەبێ قاچەکە بەم شێوازە بێ 7 8 9 10 11 12 13 14 15 اوكي ئێستا حتى گەین بە قاچمان و دوای ئەوە کۆرسی دووەم دەست پێ یەکەینەوانەیە و کۆرسی دووەمیش بە هەمان شێواز هەر هەمان قاچ 15 و کات دواتریش بەدلیەکەین بۆ قاچەکەی تر بۆی کە بتوانین بە شێوازێکی ڕاست و دروست کۆرسەکە ئەنجام بین و بۆ ئەم کۆرسەش پێویستیمان بە هیچ ئامێرێک و هیچ شتێک نابێت بۆ ئەوەی کە بتوانین ئەنجامی بین بە ئامێرەکە ئیشەکە بکەین و بگرە خۆم هەموو یەکێک لێ ماتوانێت لە ماڵەکانی خۆمانە ئەم مەشقە ئەنجام بات و هیوادارم ئەم مەشقەی جارشمان ئیسفادەی هەبوو بۆی عزیز و خۆشەویست هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تر بێ عزیز خۆشەویست شادەبینەوانێ بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین بۆ هیواین کە ئێوەش لە ماڵەوە ئەو جوڵانە دووبارە بکەنەوە تا بتوانن سوودی لێ ببینن و ئەو وەرزشانەی کە ڕۆژانە لە ڕێگەی ڕێنمایی وەرزشەوە پێتان دەدەین ئێوەش دووبارە بکەنەوە تاوەکو لەشێکی ڕێک و تەندروستێکی باشترتان هەبێت. بەڵێ عزیزانم وەکوتمان لە تەوەری یەکەمماندا باس لە چواردەهەمین پێشانگای نێودەوڵەتی وەکردنەوەی ئەم پێشانگایە ئەکەین و باز لەو بەرووبوومانە ئەکەین کە لەو پێشانگایەدا نمایش ئەکرێ و کاڵانە و لە هەمان کاتیشدا تا چەند کۆمپانیا کوردەکانی خۆمان بەرووبوومەکانیان لە پێشانگایدا نمایش کرا و تا چەند کۆنتاکتیان هەیە لەگەڵ ئەو کۆمپانیانی لە دەرەوەی کوردستانی ژێنە ناو پێشانگاکە و کەلوپەلەکانیان نمایش کردو لە هەمان کاتیشدا ئامانج لەکردنەوەی ئەم پێشانگایە چی و تا چەند نرخەکان لەناو ئەم پێشانگایەدا جیاوازی هەیە لەو نرخانەی کە لە بازاڕدا هەیە هەر بۆ مەبەستەش بەڕێز داستان فازل لێپرسراوی پەیوەندیەکان و ڕێخەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بە شێوەیەکی ڕاستەخۆ لامان میوانە کاک داستان سلااو لێبێ و بەیانیت باش بێت. لێوە و بەیانیەوەش باش زۆر سپاس بۆم دەرفەتر. بەخێراتی سپاس دەکەم. کاک داستان با سەرەتا باسێک لە کردنەوەی پێشانگاکەتان بکەین ئەمەوێ بزانم کە ئەم پێشانگایە لەکەیدا دەکرێتەوە و چەند ڕۆژیش ئەخایەنێت. خولی چواردەمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکەس لە بەرواری 1 تاکو 6 بەردەوامەوێت بۆ ماوەی 6 ڕۆژ. ڕۆژانە لە کاتژمێر 11 بەیانی تاکو 6 ئێوارە خەڵک دەتوانێت سەردانی بکە هەم بزنسکە پیاوانەکان و هەم خەڵکی ئاسایش دەتوانێت سەیری بکە. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دوو بەشە بەشێکی تایبەتە بۆ کۆمپانیای تەنها کاڵەکانیان نمایش دەکەن و دەهەنەوێت لە ڕێگەیەوە کارەکەیان زیاتر بەرەپێکردن بەشێکی تریشی ئەو کۆمپانیایان کە هاتوون هەم نمایشەکەن و هەم ئەیانەوە ڕاستە خۆش کاڵاکان بە خەڵکی ئاسایی بفرۆشن. بەڵێ کاک داستانمێ باسێک لەوە بکەین کە لە ئێستادا ئامادەکاریەکان بەکوێ گەیشتە بۆ ئەم پێشانگایە و وا بڕیارە لێکی سیا کە کرایەوانێ چۆن ئێوە ئامادەکاریتان بۆ کردووە. ئێستا پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە ماوەی تقریبا هەفتەیەک پێش ئێستاوە دەستمان بە ئامادەکاریەکانی جێبەجێکردن کردووە کە ئەمەش خۆی دەگرێت لە دروستکردنی پارتێشن و ئەو کۆمپانیانەی کە بەشدارتیان ئامادەکاری دەکەن جگە لەوەی کە ئێمە وەکو کۆمپانیا ڕاقتەقەدوم بۆ ماوەی نزیکەی 6 مانگ زیاترە کاری لەسەرەکەین و نزیکەی بۆ ماوەی 2 مانگی شە دەستمان بەکاری ڕکلام و ئامادەکردنی کردو. بەڵێ کاک داستان ئەو کۆمپانیانی کە باست کرد کە بەشداریان کردووە کەلوپەلەکانیان نمایش کردو لەم پێشانگایەدا ئەمێ بزانم کە ئەم کۆمپانیانە لەکوێ هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوە و کۆمپانیا کوردیەکانی خۆشمان تا چەند کەلوپەلەکانیان لەم پێشانگایەدا بوونی هەیە و نمایشی دەکەن. بەشێکی لەم کۆمپانیا گەورەکانی هەرێمی کوردستانن کامانە هەم لە شارەکانی هەولێر و سلێمانی دوهۆک لەگەڵ ماوەشدارن و بەشێکی تریشی ئەو کۆمپانیان کە لە دەروی وڵاتن هاتن بەڵام
حکومی ئەو بارودۆخە سیاسەش تۆزێک کاریگەری هەبوو بۆ ئەم ساڵ بە تایبەتی ئەو ڕووداوی کە ڕوویدا لە سەرەتای ساڵ لە نێوان وڵاتی ئێران و ئەمریکا ئەوە تۆزێک کاریگەری هەبوو لەسەر پێشانگاکە کەمتر کۆمپانیەکان بەشداریان. ئێوە بە چ ڕێگایەک ئەو کۆمپانیانەتان لە دەرەوەی کوردستان ئاگادار کردێتەوە کە پێشانگایەکی لەم شێوەیە هەیە و پێویستە ئەوانیش بەشداری تێدا بکەن؟ ئەم کۆمپانیانە زیاتر لە ڕێگەی قونسلیەکانیان یانیش لە ڕێگەی ژوورە بازرگانیەکانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و لە ڕێگەی ئیمێلات زیاتر بەم شێوەیە ئاگاداری نەکەین. بەڵێ کاک داستان ئەمە باسێک لەو شتومەکانە بکەین کە لە ناو ئەم پێشانگایدا بوونیان هەیە ئەمە بزانم کە لە چی پێک هاتون بۆیە هاوڵاتیانیش بیزانن و ئەو کەلوپەلانەی کە پێویستیانە بێن لەوێ بیکردن یاخود ئەو بازرگانانەی کە یانەوێت وەکالەت لەگەڵ ئەو کۆمپانیایانە بکەن کێنە ئێرە بتوانن کە ئەو شتانی پێویستیانە بەدەستی بهێنن لەم پێشانگایدا. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی DBX هەموو بەشێکی تایە. لە بەشی بیرناسازیە، بەشی ئاوەڕۆکانە، بەشی ئیتیساڵات و پەیوەندیەکانە، کۆمپانیەکانی بواری خۆراکە، پاکەرەوەکانە، جگە لە چەند بەشێکی تریش. باست لە هەنێک کۆمپانیا کرد کە تایبەت هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی کە وەکالەت بکەن. ئەمە بزانم کە ئەو وەکالەتە لە نێوان کەسێک لە بازرگانەکانی هەرێمی کوردستان یاخود کەسێک لە ئەو کەسانی کە کۆمپانیان هەیە لە هەرێمی کوردستان وەکالەت لەگەڵ ئەو کۆمپانیا بیانیانە ئەکەن کە هێنە ئێرە. ئامانزدەی دوو بەشە. بەشێکیان هاتووە زیاتر خۆی بناسێن و کارەکەی پەرە پێبدا. بەشێکی تر هاتووە دانی وەکالەت بۆ کۆمپانیا گەورانەی هەرێمی کوردستان و ئەگەر بتوانێتن لە ڕێگەیەوە لە پرۆژەکانی حکوومەتی هەرێم شتێکی وەرگێت ئەمیشان بەشێکی ترە لەمە. بەڵێ کاک داستانەوە دەزانین کە هەموو کات لەگەڵ کردنەوەی هەر پێشانگە یاخود هاوڵاتیان ئەگەر پێویستیان بە شتومەکێک بێت کێشیان لەگەڵ نرخەکانیدا هەیە. ئەمە بزانم کە تا چەند لە ڕووی نرخەوە ئێوە لەم پێشانگایدا ئاسانکاریتان کردووە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە حەسنە ئەوێ ئەو شتومەکانی ئەیانەوێت بە نرخێکی هەرزانتر لە بازاڕ و شوێنە گشتەکان دەستیان بکەوێت. بێگومانەوە یەکێکە لە بەشەکانی ئەمە کۆمپانیای کە بەشدارە لەم شوێنە زیاتر ئەوێ شتەکە بناسرێت. ڕەنگە مادەکەی یان کاڵاکەی بۆ یەکەم جاربێ نمایشکە بۆیە بە نرخێکی کەمتر لەم پێشانگای دەیفرۆشێ. ئێمەش وەکو کۆمپانیا هاوکاریە و کۆمپانیامان کردووە لە ڕێی نرخەوە تا بتوانن ئەمانیش هاوکاری هاوڵاتیان بکەن. ڕاستە. کاک داستان با باسێک لە چۆنێتی ڕێکلامکردن لە ڕێگەی کەناڵە تەلەڤیزیۆنەکان لە ڕێگەی ئەو پەیج و ئەکاونتانەی کە هەیە بۆ پێشانگاکەتان بکەینەوە گەزانین کە پێویستە هەر کات پێشانگایەک یا فستیڤالێک هەر شتێک کە ئەکرێتەوە بانگێشت بکەن بۆ هاوڵاتیان بۆی هاوڵاتیان بزان و بێنە ناو پێشانگا و ئەو شوێنانی کەمە بەستیانە. ئەمە بزانە ئێوە بە چ ڕێگایەک ڕێکلامتان کردووە کە پێشانگایەکی وابوونی هەیە و لەیەکی سێدا ئەکرێتەوە. ئێمە هەموو سەرەتای کارێکی پێشانگای یان کۆنفرانسێک یان فستیڤالێک بۆ خۆت وتەنی سەرەتا لە پەیجی فەرمی خۆمان و وێبسایتی کۆمپانیا ڕێکلامی بۆکەین لەگەڵ نزیک بوونەوەی پێشانگا بۆ ماوەیەکی نزیکی مانگی کەمتر ئاوە لە کەناڵە ئاسمانیەکان و کەناڵە خۆیەکان و هەم ڕێکلامی بۆکەن جگە لەوە لە هەر ئەکاونتێک هەبێ یان شوێنێکی تایبەت هەبێ ڕێکلامی بۆکەن. بۆ ئەم ساڵیش بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە زیاتر دووپاتێکەمەوە ئێمە وەکو کۆمپانیا بە هاوکاری کۆمپانیایکی بواری ئایتی ئەپلیکیشنێکی تایبەتیشمانداناوە کە لینکەکەی لە پەیجی خۆمانەوە هەیە. ئەمەیان تایبەتە بۆ کۆمپانیایان بۆ خەڵکەی سەردانە کاتوانێت لە ڕێگەی ئەوە خۆی تۆمار بکە کاتی هاتە پێشانگا بتوانێت بە ئاسانی بێتە ژوورەوە لە پێشانگا. کاک داستان هەموو کات هاوڵاتیان کە شتێکەکردن هەموو کات گلیان لەوە هەیە کە کوالیتی ئەم شتێک کە ئەیکردن خراپە لە ناو بازاڕەکان یاخود ئەو شتێک کە ئەیکردن ئەوە نییە کە خۆیان ئەیانێت بەدەستی بهێنن. ئەمە بزانم کە تا چەند لە ڕووی کوالیتی و ئێوە گرنگیتان داوە بە چۆنێتی دروستکردنی ئەم شتانە و لەمان کاتیشدا چۆنێتی کوالیتیەکان بۆ ئەوی کە هاوڵاتیان دڵنیا بن یەنە ئێرە ئەو شتەی ئەیکردن شتێکی تەواو کوالیتی بەرزە. لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی DBX ئێمە وەکو کۆمپانیا عێراق تەقەدوم بەردەوام و دووپاتمان کردێتەوە. هەر کاڵایەک هەر شتێک بێت ئەم پێشانگای ئەبێت بەرواری دروستکردنی شەشمان کەمتر نەبێ هەر بۆ ئەمە بەستەش لێنجەکانی قایم قام و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی خۆیان لە پێشانگای نێودەوڵەتی هەموو لێژنیان هەیە هەم شوێنی تایبەتیان هەیە چاودێری ئەو کاڵایانەکە بۆیە ئەو کاڵایانەی کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی نمایشەکرێن هەمان ئەو کاڵایە کە هاوڵاتیان لە شوێنێک بەردەستێکەوێت.
کاکداسان باباسێک لە کۆنتاکتی بینی کۆمپانیا کوردیەکان و کۆمپانیا بیانیەکان بکەین ئەمە بزانم کە تا چەند هەوڵتان داوە ئەو شتومەکانی کۆمپانیا بیانیەکان ئەهێن لە ناوەوە ئێوەش سوودی لێوەربگرن بۆیە ساڵانی تر کە ئەم پێشانگایە کرایەوە ئێوەش سوود لە ئەزمموی ئەوان وەربگرن و کاڵاکانتان باشتر بکەن لە ڕۆی کوالیتی و لە ڕۆی نرخ و لە ڕۆی داهێنان لە بواری ئەو شتومەکانەدا. خۆی بۆ ئەمە بەستە ئێمە ڕێخەرین زیاتر ینی ئەمە شتێکە بینی ئەو بزنسمانەی کە ئەوێ شتێکی تازە دەستکەوێ تەنها لەسەر ئێمە ئەو کۆمپانیایان ئەو بزنسمانەی کە خەڵکی ئەو وڵاتەیە هەولێرە سلێمانی شارەکانی کوردستانە بەو کەسە بناسیێنین کە خۆیەوێ بەڵام ئێمە وەکو ڕێخەر ینی تەنها کاری ئێمە ڕێخستنی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکسا تەنها کاری ناساندنی ئەو کۆمپانیانە ئاسانکاریان بۆ بکەین. کات داسانگو خۆت وتت ئێوە وەکو ڕێخەرن ئەمە بزانم کە تا چەند سوودتان لە ڕێخستنی ئەزمموی ساڵەکانی تر وەرگرتە بۆی ئەم ساڵ باشتر بکەن لە ساڵەکانی تردا چ کێشێکتان هەبوو کە ئەم ساڵ توانیتانە چارەسەری بکەن بۆ ئەوەی کە ئەو پێشانگای ئەم ساڵ ئەیکرێتەوە جیاوازتر بێت لەوەی ساڵانی تر. ئێمە وەکو کۆمپانیان چەند ساڵێک بوو ڕاستە بە حکمی ئەوەی کە ئەم وڵاتە شەڕیتیا و شەڕی نەگریسی داعش بوو باری ئابووری خراببوو پێشانگاکەمانە کردەوە بەڵام ئاستەکەی بەوە نەبوو بەڵام بۆ ئەم ساڵ جیاوازە ئینشاءڵڵا کە خۆشتان سەردانتان کردەبینین جیاوازەکەشی لەوێ ئەم کۆمپانیانی کە بەشدارە هەم کوالێتی بەرزە هەمیش کۆمپانیای زیاتر لە دەروهات و جگەلەوەش هەنێ لە کۆمپانیەکان کە وەکالەتی موادی ئەوروپی و شتیان هێلم بەشداری لەگەڵمان و ئەزمموونیشمان زیاتر لەوە بوارەیە کە تەواو ڕێخستنێکی تەواوی پێشانگاکەمان کردو. ڕاستە کاک داسانەوەی بزانم کە بێگومانەکردنەوەی هەر پێشانگایەک و هەر فێستیڤالێک وەکو خۆمان وتمان بەدەر نییە لە کێشە ئەمێ بزانم کێشەکانی ئەم ساڵتان چی بوون. هەر وەکو باسم کرد سەرەتای کێشەکانی ئەم ساڵمان ساڵی نوێ ئەو کێشەی نێوان ئێران و ئەمریکا بوو کە کاریگەری زۆری لەسەر ئەمە وای کرد بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی چەند وڵاتێک نەتوانن بێن. دوای داستان شتێکی تر هەیە ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا مەرزەکان داخراون ئەمە بزانم کە ئەو کۆمپانیانی لە ئێرانەوە بەشداریان کردو چۆن ئامادەیانە بێت لە ناو پێشانگا ئەمەش یەکێتری لەو کێشەکانمان دوو ڕۆژە نازانین چۆن چارەسەری بکەین و دەمانەوێت ئەگەر بتوان لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە چکە نزیکی زیاتر لە 30 بۆ 40 کۆمپانیای ئێرانی ئەگەر زیاتریش نەبێ بەشدارن لەگەڵمان ئەمە شێکێک لەشتە جگەلەوە سەرەتای ئەم کێشەیە ئێمە لە وڵات چەند کۆمپانیا وڵاتی سینمان هەبوو کە بەشدار بوو لەگەێمە ئەمانش نەیانتوانی بەهۆی کۆرۆناوە کە بەشدار بن و بەشێکی تری کۆمپانیا ئوردنیەکان و کۆمپانیای لوبنانی هەبوو بەڵام ئەمەیان زیاتر پەیوەندی بە کێشەی سیاسی هەبوو کە ڕوویداوە بەڵام کۆرۆنا فعلەن شتێکە کە ئێستا دوو ڕۆژە توشمامە بە تایبەتی کۆمپانیا ئێرانەکان. ڕاستە کاک داستان ئاستی بەشداریکردنی خەڵک وەکو ساڵانی تر ئێوە ئەزمموتان هەبووە لەکردنەوەی چەندین پێشانگای تردا ئاستی بەشداریکردنی خەڵکی چۆنە بۆ ئەم پێشانگایانە تا چەند خەڵک حەز ئەکەن بەشداری بکەن و بێن سێری شتومەکەکان بکەن لە هەمان کاتیشدا کڕیاری شتومەکەکانی ناو ئەم پێشانگایانە بن. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لەبەرەوەی یەکەم پێشانگا بۆکە لە شاری سلێمانی کراوەتەوە وەکو کۆمپانیا ڕاقدەقەت و خەڵک بە جۆش و خۆشێکەوە چاوەڕێی دیبیەکسە لە هەر کەسێک بپرسی برێ دیبیەکس ئەزانێ چونکە کۆمپانیای عراقدەقەتوم پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لۆگۆی تایبەتی خۆی هەیە کە پێی ئەڵێن دیبیەکس دیبیەکسی شواتە ئاوەدانکردنەوەی بەغا لە ڕێگەی کوردستانەوە کە لە ساڵی 2006 دەست پێ کرد. کاک داسانۆ کە زانین کە ساڵانە بەدەر لە ئەو کەسانی کە کوردن و یەن سێری پێشانگاکە ئەکەن خەڵکی بیانی ژێت و سێری پێشانگاکە بەدەر لەوانی کۆمپانیان و بەشداریان تێدا کردووە ئەمێ بزانم کە تا چەند ئێوە هەوڵتان داوە شێوەیەکی جوان لە پێشانگای پیشانی خەڵکی دەرەوەش بدەن بۆیە کە بزانن کوردی شیچی لە وڵاتانی ترکە بنیە و ئەتوانێت پێشانگایەکی بۆ شێوەیە بکاتەوە. ئێمە تا ڕادەیەکی باش لە مەیان سەرکەوتوی بوونا و بەپێی داتای ساڵانش کە لامانە ینی خەڵکی زۆر سەردانیکردون زیاتر لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عراقەوە ئەو کەسانی کە سەردانیشیان کردووە ینی کەسانی ئاسایی نەبوون زیاتر ئەو کەسانن کە هاتوون پێویستیان بەوە بە وەکالەتە یان شتێکی تایبەت لە هەرێمی کوردستانەوە دروست بکات لە بینی خۆی کۆمپانیایەک ساغی بکاتەوە لە باشوور ینی هەم پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و هەم ئەو پێشانگاکانی لە شارەکانی تریشەکەنەوە ئەبێتە بازارێک بۆ کۆمپانیەکانی
کوردستان بتوانن زیاتر لەگەر باشوور و ناوەڕاستی عێراق کۆنتاک دروست بکەن. هەل لەسەر ئەو کۆنتاکتە و لەسەر ئەوەی کە ئەتوانن ئەو بازرگانانی ئەیانەوێت وەکالەت وەربگرن و کۆنتاکتیان لەگەڵا دروست بکەن. ئەمێ بزانم کە تا چەند بازرگانەکان بڕوان بووە دڵنیان لەو شتانەی کە لەم پێشانگایدا نمایش کرا و ڕۆژانەیان وەکالەتیان لەگەڵدا ئابەستن. بۆ ئەم مەبەستە هەر وەکو وتم لێژنەکانی قایم قام و پەروەبەری تەندروستی سلێمانی ئەم شتانی لەوێن کوالیتی نەبێ ینی نمایش ناکرێت. لە ڕووی کوالیتی ناڵم لە ڕووی ئەوەی کە بازرگانەکان خۆیان بێنە ئەوێ و تا چەند کڕیاری ئەم شتومەکانیان و وەکالەتیان لەگەڵا ئەبەستن. ئاسی بەشداریکردنی بازرگانەکان چۆنە لەم پێشانگا؟ گرنگی پێشانگا لەوە هەیە لەوەدا تۆ ڕەنگە بیت کە سەردانی بکەیت لە کاتی پێشانگا یەکێ لە خاوەن بازرگانەکان یان خاوەن کۆمپانیاکان بینی کە تۆ بە ئاسانی ڕەتوانی کاتی ئاسایی ببینی، بەڵام لە پێشانگاکە ئەتوانی ڕاستەوخۆ لە گەیدانیشی دوای ئەوە ئەتوانی هەم لە پێشانگا لەگەڕ ڕێ بکەی یان بتوانین لە دەرەوە زۆر باتوان ئاسانی سەردانی. کاک دەستانۆ گەزانین پێشانگاکانی وەکو کتێب وەکو کشت و کاڵیش پێشتر کرابوو، بەڵام لە زمانی ئەم پێشانگایانەدا کۆمەڵێک چالاکی تر بەڕێوە ئەچوو بۆ نمونە گۆرانی و مۆسیقا و کۆمەڵێک چالاکی تر بوو. ئەمە بزانم کە تا چەند لەم پێشانگای ئێوە بوونی هەیە. لە دیبیەکس ئەو شتیان نییە. هۆکارەکەشی ئەوەیە پێشانگای کتێب خۆتە زانی تایبەتە بە هەم خوێندنەوەی هەم کەلتوریشی ئەگرێتەوە، بەڵام ئەوەی ئێمە کارێکی بازرگانێ تەنها ئەتوانین بڵێم ئێمە بەڕێگەی کۆنفرانسەوە ڕۆژی یەکەم کە هەم ستێج و میوانەکان ئامادە ئەبن لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی وەغا و هەمیش ئەتوانین ڕۆژی سێەمە شتێکی وایە ئیشاڵە بەرنامەمان هەیە DBTV دروست بکەین لە بینی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان و ئێرانیش، ئەمیش هەم کێشەکە بۆی ئەڵێم لەوانەیە لەبەرەوەی کۆمپانیا ئێرانیەکان ئەوە تەخۆتە زانی مەرزەکان داخرایەوە ئەو کێشەمان دروست بوو. کاک دەستان بەوردی بەمان باس کە بزانین کە بەرنامەکانی ڕۆژانی خۆتانتان لایە لەو پێشانگایەدا. ئاسایی ڕۆژی یەکەمەوە سعاتی 11 افتتاحی کۆمپانیا ئەوە نمایشگایەکە پێشانگاکەیە تاکو شەشی ئێوارە بەردەوام بێ. ڕۆژانی دیکە ئاساییە تەنها ئەوە نەبێت کە ئەو بەرنامەیەمان هەیە ڕۆژی کۆتاییش کۆنفرانسی کۆتاییمان هەیە جگە لە ڕۆژی پێنجەم و شەشەم کە هەموو کۆمپانیا بەشدارەکان شەهادە وەرەگرن کە بەشداریان کردووە لەو پێشانگا. کاک دەستانەوێ بزانم کە وەک ئەزانین لە هەرێمی کوردستان کۆمەڵێک خەڵک هەر بەدەر لە کۆمپانیەکان خاوەنی پیشەی خۆیانن و هەوڵیان داوە لە ڕێگەی توانە و بیرەکانی خۆیانەوە لە ڕێگەی ئەو دەستڕەنگینی هەیەیانە کۆمەڵێک بەرهەم بهێنن ڕۆژانە و ئێوە تا چەند ئاسانکاریتان کردو بۆ ئەو کەسانی کە خۆیان بە ڕەنجیشانی خۆیان کۆمەڵێک شت هەیە بەرهەمی ئەهێنن ئێوەش نمایشیکەن لە پێشانگایانەدا بۆ هاوڵاتیان بێن و کڕیاری ئەم شتانی ئەمانیش بن و ئەمانیشی لێ بەدەر نەبێت. هەموو ساڵێک ئێمە یارمەتی ئەوانەمان داوە کارێک دەستی، ینی ئەگەڵ غاڵە نەبم 2010 نزیکی تا 40 شوێن دامان بەمانە، بەڵام بۆ ئەم سال بەڕاستی بڕیارماندا ئەمانە کەم کەینەوە. هۆکارەکە یەکەوەیە کوالیتی پێشانگاکە زۆر نزم بوو وەکو ینی بازارێکی ئاسایی لێ هات. بەس کاک دەستان هۆکارێک نییە بۆ ئەوەی کە دابوونەریتی کوردی لە ڕێگەی ئەو شتە دەستیانەی کە دروست ئەکرێت بە خەڵکی بناسێنن، بەتایبەت هەنێکیان هەیە کە جلی کوردیە و بەروبوومە کوردەواریەکانە یەنە ئەوێ ئەیفرۆشن لە هەمان کاتیشدا کە ئێوە پێشانگایەکی بازرگانیتان کردوێتەوە لەگەڵ ئەوەشدا ئەم کەلوپەلانە و وەکو دابوونەریتێک بە خەڵکی دەرەوە بناسێنن کە ئێمەش ئەمانەمان هەیە و ئەتوانین ئەمانش دروست بکەین. زۆر ڕاستە، بەڵام وەکو وتم بەڕاستی ینی کوالیتی پێشانگاکەی زۆر نزمە کردەوە. ئێمە هەم یارمەتیشیانە دەین، بەڵام دامان ناوە بۆ ئەم ساڵ بە ڕێژەیەکی زۆر کەم بێ. تۆ وتی شتی کوردی، بەڵام زۆری تایەتی شتی ئەهێنا کە وەکو ئەوەی ینی بازرگانێکی ئاسایی لەوێ نمایشە کرد، ئەمەشە بۆ بەشێکی تر لەوە. ینی ئەگەر کاری دەستی بێ ئەوە جیاوازە ساڵانەی یارمەتیمانداون، بەڵام بۆ ئەو ساڵکە وەکوتم بەڕاستی تا بتوانین ینی ئەمانە کەمە بێ نەک ئێمە ئەوە داواکاری هەم حکوومەتە هەموو وەزارەتانی کە لەگەڵما بەشدارن
کە ئەمانە کەمتر بکرێتەوە نمایش پێشانگای نێودەوڵەتی جیاوازە لەگەڵ فیستیڤال. کاک داستان کەزانین ساڵانە لەگەڵکردنەوەی پێشانگاکاندا هەموو کات ئەو کۆمپانیانی ئەهاتن بەروبوومەکانیان نمایش ئەکرد دوا ئەکەوتن یاخود دوای کردنەوەی پێشانگاکە ئەهاتن لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژە بەرهەمەکانیان نمایش ئەکرد. ئەمێ بزانم کە تا چەند ئەم ساڵ بەرنامەیەکتان هەبووە کە کاتێکتان دیاری کردووە هەموو ئەو کۆمپانیانی کە هەیە بێن لێک کاتە شتەکانیان لەوێ دابنێن بۆ ئەوەی کە لە کاتی خۆیان نمایش بکرێت. هەموو پێشانگایەک ئەم کێشەی هەیە بە تایبەتی شەوی کۆتایی وەکو ستافی کۆمپانیەکە تا بەیانی بەردەوام کارەکەن. کێشەکەشی ئەوەیە هەندێک جارە بینی کۆمپانیایەک هەیە لە دەرەوەی وڵاتی تاخیرەکە هەندێکی تر هەیە ڕەنگە وەکو خۆتوتەنی ڕۆژی دووەم و سێم شتەکانی نمایش بکە. ئەمە چییە؟ ئەم کۆمپانیا ڕۆژی یەکەم ڕەنگە شتەکانی فرۆش بێت دووەم نمایشەکاتەوە خەڵکی وا ئازانێ ئەوە تازە گەڕاوە. بەڵام بۆ ئەم ساڵ بڕیارمانداوە 2 ڕۆژ پێشانگا هەموو ئامادەکاریەکان تەواو بێ بۆ ئەمە بەستەیمە لە دوێنەوە بە فعلی دەستمان بە ئیش کرد لە هۆڵەکەشەوە. ئێستا کۆمپانیەکان وایشەکەن هەمان ئەو کۆمپانیانەی کە لە پێشانگا بەشدارن کە شوێنەکان و شتەکانیان حاضرە بێت دەتوانن عەرزی بکەن. بەڵێ کاک داستان ئەمە باسێک لە وەکو دووهەمین پرسیارم داوا چییە لە هاوڵاتیان بۆ ئەوەی کە بێنە ناو ئەم پێشانگایانەوە و لامان کاتیشا کڕیاری ئەم بەروبوومانە بن کە لە ناو ئەم پێشانگایدا هەیە و وەک ئەزانین کە لەگەڵکردنەوەی هەر پێشانگایە کە کتێب بوو کشت و کاڵی بوو پاس دابین ئەکرا بۆ هاتن بۆ ناو ئەو پێشانگای بۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەن. ئەمە بزانم تا چەند ئێوە ئاسانکاریتان کرد بۆ هاوڵاتیان؟ ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی دیبیەکەس پاسمان دابی نەکردو بۆ بەڕاستی بۆ ئەو خەڵکە ئەوە کولفەیەکی زۆرە لەسەر ئەمە هۆکارەکەشی چە ئێمە بەڕاستی بۆکو پێشان عراق تەقەدوم کۆمپانیا عراق تەقەدوم ینی نرخێکی زۆر ینی لەسەرمانە هەمی پێشانگاکە هەمیش ئەو دروستکردنی پێشانگاکە کارێک زۆر کولفەیەکی گەورەی بۆی ئەمە یەک لەوە بەڵام بۆ خەڵکی ئاسایی دیبیەکەس هەموو خەڵک سەردانیەکە. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بۆ هیوای ئینکە هاوڵاتیانیش بێن و سەردانیان پێشانگای بکەن و کۆمپانیاکانیش ئەو بەروبوومانی هەیەە بە شێوەیەکی باش نمایشیکەن لەم پێشانگایدا بۆیە هاوڵاتیان سوودی لێ ببینن. بەڵێ ئازیزانم سپاس بۆ بەڕێز داستان فازل لە پرسیای پەیوەندیەکان و ڕێخەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان شاڵاو لە کەرکووکەوە لەگەڵمانایە باس لە ئەنفاڵی دۆڵی جافایەتی ئەکات لە دوکانەوە شاڵا سڵاو لێوێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە یادی ئەنفاڵی ئەم ساڵ چۆن بەڕێوە ئەچێت. شاڵاو سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمەوێت کە بزانم کە ساڵیادی ئەنفالی ئەم ساڵ چۆن لە دوکان بەڕێوە ئەچێت وە گەزانین ساڵانە ئەم یادە بەڕێوە ئەچێت ئەمێ بزانم ئەم ساڵ جیاوازی چێ لەگەڵ ساڵانی تر و تا چەند هاوڵاتیان بەشداریان تێدا کردو تا چەند هەوڵ دراوە کە کار بکرێت بۆ کەسوکاری ئەنفال کراوان بۆ ئەوەی کە بتوانن ئەوانیش وە کەسێکی ئاسایی بژین و گەزانین کە ئەوان لە پێشتر کۆمەڵێک ناخۆشی بەسەر ژیانیاندا هاتووە کۆمەڵێک کەسی زۆریان لەدەستداوە ئەمێ بزانم کە تا چەند هەوڵ دراوە بۆ ئەوەی کە کاریان بۆ بکرێت. بەڵێ عزیزانم وەگەزانین کە لە ئێستادا بەهۆی کۆمەڵێک هەڵی تەکنیکیەوە پەیامنێرمان شاڵا و ئامادە نییە ئێستاژە چینە لای هەواڵەکانی سەعاتنەوە و دواتر بەردەوامەبی. سەمیر هەورامی و تەبێژی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەیکی سەبارەت بە تاوانی قێزەونی دەستدرێژیکردنە سەر کچێکی تەمەن 7 ساڵان بڵاو کردەوە تێیدا تەکیدی کردەوە لەوەی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت بە دواداچوونی بۆ دۆسیەکە کردەوە لەلایەن پارێزگاری هەولێر و لایەنە پەیوەندیدارەکانی ترەوە دڵنیا کراوەتەوە کە ڕێکاری یاسایی پێویست گیراوەتە بەر. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هەرێک لە قایمقام و سەرۆکی شارەوانی کفری باسییان لە کار و پرۆژەکانی سنوورەکە کرد کە بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان خراونەتەوە کار.
بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بۆ یاریدا سەردانیکردنی نەخۆش لە نەخۆشخانەکان قەدەغە بکات. لەو بارەیەوە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە ڕاگەیەندراوێکیدا ئاماژەی بۆدا لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان سەردانیکردنی نەخۆش بە سەرجەم نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆ کاتێکی نادیار قەدەغە کراوە. بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی شاری سلێمانی ئاگاداری کە سوکاری سزادراوانی چاکسازی گەورانی سلێمانی کردووە کە بە فەرمانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سەردانیکردنی سزادراوان بە هەموو شێوەیەک ڕادەگیرێت. ئەندازیار تاهیر عەبدوڵڵا بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ڕایگەیاند ڕێگری لە هاتنەناوەی گەشتیارانی ئێرانی دەکرێت و ڕێگە بە هیچ هاوڵاتێکی ئەو وڵاتە نادرێت بێتە هەرێمی کوردستان. ئەحمەد سافی نوێنەری عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق لە وتاریهێنیدا هۆشداریدا لە دەنگۆکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و داوای کرد حکوومەتی عێراق کارمەندان و دامەزراوە تەندروستیەکانی بخاتە ئەڵپەڕی حاڵەتی ئامادەباشیەوە. عەلیبەیەتی ئەندامی کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ لە عێراق لە پەیامێکیدا کە ڕاستەیی دەسەڵاتداران و کەرتی تەندروستی عێراقی کردووە داوای کرد بەهۆی بڵاوبوونەوەی خێرا و مەترسیداری ڤایرۆسی کۆرۆناوە لە سەرتاسەری وڵات باڵاترین دۆخی نائاسایی تەندروستی لە جۆری جی ڕابگەێنرێت. فەرمانگەی خاڵە سنوورەکانی عێراق ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و ئاماژەی بۆداوە دوای کۆبوونەوەکەی وەزارەتەکانی تەندروستی و ناوخۆ و بەرگری و ژینگەی عێراق بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ 3 ڕۆژ خاڵە سنوورەکانی نێوان عێراق و ئێران دادەخرێت. لەپرسراوانی سەربازی عێراق و رووسیا و ئێران و سووریا کۆبوونەوەیەکی 4 قۆڵیان لە بواری ئاڵوگۆڕی زانیاری هەواڵگری لە بەغدا ئەنجامدا. لەو بارەیەوە لێپرسراوی بەشی سەربازی باڵوسخانەی ئێران لە بەغدا ئاماژەی بۆدا لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ دەربارەی دوایین کارەکانی هەماهەنگی بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر کراوە. هەڵبژاردننی پەرلەمانی کۆماری ئیسلامی ئێران کۆتایی هات کە تێدا 58 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەبوو و چاودێرانیش ئاماژیان بۆدا کە ئاستی بەشداریکردنی دەنگدەران لەو هەڵبژاردنە لە ئاستی پێویستدا نەبووە. ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆک کۆماری تورکیا سووربوونی وڵاتەکەی لە بەردەوامیدان بە ئۆپراسیۆنەکانی سوپای وڵاتەکەی لە ئیدلب دووپات کردەوە ڕایگەیاند ئەوەی لە ئیدلب ڕوودەدات جەنگە زیانێکی زۆر بە سوپای سووریا گەیشتووە. ئاژانسەکانی هەواڵ لە زاری لێپرسراوێکی باڵای وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن بڵاوێ کردەوە کە لە دوای شکستێنانی هەوڵەکانی ئەنکەرا بۆ ئەوەی لە ڕێگای مۆسکۆ هێرشەکانی سوپای سووریا بۆ شاری ئیدلیب ڕابگرێت لە ئێستادا لێپرسراوانی باڵای تورکیا لە پەیوەندی بەردەوامدان لەگەڵ فەرماندەکانی پێنتاگۆن. سەرۆکایەتی رووسیا لە ڕاگەیەندراوێکیدا ئاماژەی بۆ دا ڤلادیمیر پۆتین سەرۆکی ئەو وڵاتە لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی رووسیا دوایین پێشاتەکانی بارودۆخی سووریا بەگشتی و شاری ئیدلیب بە تایبەتی تاوتوێ دەکات. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی مەگەزانین لە پێشتردا پەیامنێرمان شاڵە و ئامادە نەبوو بەڵام ئێستا ئامادەیە و زانیاریەکانمان ئاەتێ لەسەر یادی ئەنفالی دۆڵی جافاتی لە دوکان شاڵە سڵاو لێبێ بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە یادی ئەم ساڵ چۆن بەڕێوە ئەچێت. لێوە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان وەک بەڕێز دامەژەت پێکرد ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ 32 یادی 32 ساڵەی ئەنفالی یەکی دۆڵی جافایەتی و دەوروبەری من ئەم هەوێ ڕاستەوخۆ بەڕێز سیروان سەرحەد قایمی قەزای دوکان وەربگرم بۆی کە باز لە ئامادەکاریەکانی ئەو یادە بکە بزانین ئەمڕۆ چۆن بەڕێوەچێ کاک سیروان باین باش سڵاو لێبێ وەک ئیدارەی قەزای دوکان چیتان کردووە و یادەکە چۆن بەڕێوە دێت.
سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی ئەنفال و سەرجەم شەهیدانی کوردستاندا دەنوێنین. ئێمە وەکو قایمقامەتی قەزای دوکان بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەتی شەهیدانی سلێمانی ئەم ساڵ هەوڵماندا کە یادی 32 ساڵی ئەنفالی دۆڵی جافایەت و دەوروبەری وابێ کە شایستەی گەورەی ئەو تاوانە بێ کە لە ڕابردوودا حکوومەتی ڕێژەمی بەعەز بەسەر دۆڵی جافایەت و دەوروبەری داهێناوە کە تاوانێکی خێزەون بۆ کۆمەڵکوژێکی گەورە کراوە لەم سنوورە و یەکەم قۆناغی ئەنفال بۆ لەم ناوچەیە ئەوەی تێبینیمان کردوێمە لە ڕابردووە وەکو پێویست ئەم یادە بەرزڕان نەگیراوە بەرزڕاگیراوە بەس بۆ نەکراوەتەوە کە شایستەی گەورەی تاوانەکە بێ و ئەمە یەکەم هەنگاومانە بێ ئینشەڵا لە هەنگاوی ئایندێشا بەنیازین مەراسیمەکە زیاتر و شایستەتر بێ. بەرنامەکانی ئێمەشەوەیە کە سەرەتا بە کۆمەڵی وتار و وتاری جێگری سەرۆکی حکوومەت و چەند مەشهدێکی شانۆیی پێشکەشەکرێ لێرا کە تعبیر لە چیرۆکانی ئەنفال و نوگرە سەلمان و گرمیان و چەمشەماڵەکە و لەلایەن تیپی شانۆی سەرچاوەکانی دوکانەوە شانۆیەک و مەشهدی پێش ئامادەکراوە ئەویش هەر تعبیر لە تاوانی ئەنفال و جینۆساید و یادەوەری پێشمەرگە و قوربانیان نەکاتەوە و باشان تاجەگوڵینە لەسەر مەزاری مۆنومنتی شەهیدان دانرێ بەم شێوەیە کۆتایی بە مەراسیمەکەمانەیەوە بەرنامەشمانەیە ئینشەڵا لە ساڵی ئایندا هەرچەنە کەشوهەواکە و تەوقیتی یادەکە نەگونجاوە بۆ ئێمە لە سروش ناوچەکە ئینشەڵا ساڵی ئایندا بەرنامەی فراوانترمانە بێ و هەوڵی تەواوی دەین بۆی بتوانین مۆنومنتی دوکان کە ئێرە ناوچەیەکی گەشتیاریە خەڵکێکی زۆر بۆی گەشت و گوزارەوە سەردانیەکە بەرنامانەیە کە لە داهاتووە بە هاوکاری وەزارەتی شەهیدان و بەڕێوەبەری شەهیدانی سلێمانی بتوانین ئەم مۆنومنتە فراوان بکەین سەرجەم خۆناغەکانی تاوانی ئەنفال لێرا جێ بکەینەوە وابێ کە گەشتیارێ وەفدێ خەڵکێک سەردانی ئێرەی کرد بتوانێت سەردانی مۆنومنتی دوکانیش بکە مێژووی ئەم میلەتە ببینێ خۆناغەکانی جینۆسایدکردنی میلەتی کورد ببینێ بەرنامەمان نەبێت لە ئایندەدا ئیشکاری ئەوی تیا دەکەین. زۆر سپاس بۆ کاتەی بێمەد بەخشی. بەڵێ ئێستا بەڕێز عوسمان سێدەری ئەندامی پەرلەمانی کوردستانمان لەگەڵ دەبێ کاسمان ئەگەر بێتێرەوە سڵاو لێ بێ ئەم کاتت باش کاسمان تۆ هەم وەکو کەسایەتیشی سنوورەکە جگەلەوەی وەک ئەندام پەرلەمان و هەم پێشمەرگەی سنوورەکە معاناتی خەڵک باشتر ئەزانی بابزانین هەوڵەکانی بەڕێستان چین بۆ جێبەجێکردنی داواکاری کەس و کاری سەربەرزی شەهیدان و ئەنفالی بەتایبەت دۆڵی جافایەتی دەوروبەری و هەروە گرنگیدانی زیاتر بەم مۆنومنت سەری ڕێز و وەفادا ئەنوێنین بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوان کە ئەمڕۆ 32 ساڵ تێدەپەڕێت بەسەر کارەساتی بەدناوی ئەنفالی یەک و دەوروبەریدا. دیارە ئەو کاتانە ئامانجی حکوومەتی ڕژێمی حزبی بەعسی گۆڕ بە گۆڕ ئەوە بوو کە پاکتاوی ڕێگەزی بکات و بتوانێت شتێک بە ناوی میلەتی کورد نەهێڵێت بەڵام میلەتی ئێمە ئیرادەی زۆر لەوە بەهێزتر و زۆر لەوە بەقوەتر بوو بۆیە ئامانجەکەی نەهاتە دی دیارە ئەوەی کە بۆی کرا کردی بەڵام لە ئێستادا بە پێچەوانەوە ئیرادەی میلەتی کورد زاڵ بوو بەسەر هەموو دڕندایەتەکانی حزبی بەعزدا و تواندرا جاریشترێمە بینەوە بە خاوەنی وڵاتی خۆمان بە خاوەنی خاچی خۆمان بە خاوەنی میلەتی خۆمان و لە هەمان کاتیشدا ئێستا ئێمە وەکو پەرلەمانی کوردستان ئامانجمان ئەوەیە کە بتوانانی خزمەتی زیاتری کەسوکاری سەربەرزی شەهیدان بکەین کە ئێستادا یاسایەکی چاکسازی هەیە ئەو یاسایە بە معنای کەلیمە لە بەرژەوەندی کەسوکاری شەهیدانی ڕاستەقینەیە کە بەداقەوە دەتوانین بڵین کۆمەڵی خەڵک تێکەڵاو بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بووە هەمان ماف و ئیمتیازات وەردەگرێ و لە ڕاستیشدا لەوانەیە پێچەوانەکەی بێ بۆیە ئێمە ئەو یاسایەکە لە ئێستادا دەنجی لەسەر دراوە و دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە ماوەیەکی نزیکدا و ئێمە هەوڵمانداوە موچەی شەهیدان هاوتا بکەین بێت جیاوازی هەمووی وەکو یەکی لێ بێ یعنی پلەی باڵا و پلای نزم هەمووی لەسەر و ملیۆنێکەوە بێ وەکو ئەوەی کە لە عێراقدا هەیە بۆیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هەموو هەوڵەکانی خۆمان شەڕ ئەەکەینەوە بۆ ئەوی بتوانین ئەم کارەساتە بە جینۆساید بناسێنین و لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە و لە هەمان کاتیشا داوامان کردووە کە حکوومەتی عێراقی قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوان بکاتەوە.
کاتەکەم کۆم سپاسی جەناب دەکەم بەڵێ ئەوەی کە گوێویست بووین لە هەرێک لە قایمقامی قەزای دوکان و عوسمان سەیدەری ئەندامی پەرلەمانی کوردستان قایمقامی قەزای دوکان ئاماژەی بۆ کرد کە وا بڕیارە کاتژمێر ئەم مەراسیمە دەست پێ بکات سەرەتا بە وتەی بەخێراتنی هەروەها ئیدارەی قەزاکە دواتر وتاری جێگری سەرۆشی ئەنجومەنی وەزیران و دواتر وتاری کەسوکاری سەربازی شەهیدان و ئەنفالکراوان و هەروەها چەند چالاکێکیش ئەنجام دەدرێ وەکو کردنەوەی پێشەنگای فۆتۆیی هەروەها نمایشکردنی شانۆیەک لەلایەن گروپی شانۆی دوکانەوە و هەروەها لە کۆتایی مەراسیمەکەش بە دانانی تاجەگوڵینەی وەفاوڕێت لەسەر گڵکۆی شەهیدان کۆتایی بە مەراسیمەکە دێ بەڵێ بەڵێ سپاس بۆ پامێرمان شاڵاو کە بە شێوکی ڕاستەخۆ لە دوکان و لەگەڵمان بووە زانیاریەکانی داینێ لەسەر یادی ئەنفالی دۆڵی جافایەتی بەو هیواین کە هەموو ساڵێک ئەم یادە بکرێتەوە و ببێت تا زامنێک بۆ ساڵێشکردنی برینی ئەو کەسانەی کە سوکاریان ئەنفالەوە چیدی مافەکانیان پێشێل نەکرێەوە کاریان بۆ بکرێت بۆ ئەوەی کە ژیانێکی خۆش بەسەر بەرنج کە ئەوان کەسانێکی زۆر لە خانەوادەکانیان شەهید بوون و ئەنفال کراون بەو هیواین کە کاریان بۆ بکرێت بەڵێ ئازیزانم وەک گوتمان لە تەوەری دووەممانە قسە و گفتوگۆکەین لەسەر نەخۆشی باوەکانی مەمک و نیشانەکانیان چین و تا چەند پێویستە خانمان ئاگادار بن لەو نیشانانەی کە ڕۆژانە لە سنجیان ڕوودەدات و چی بکەن بۆ ئەوەی کە پێشوەختە پێی بزان و زووتر پشکنینیان بۆ بکرێت تاوەکو بتوانن زووتر چارەسەری ئەم نەخۆشیانە بکەن هەر بۆ مەبەستەش دکتۆرە ژیان خەلیل محمود پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی مەمک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان میوانە دکتۆر گیان سڵاو لێ بەیانیت باش بێت سپاس بەیانی باش لە ئێوەش بەخێرهاتنەرانی خۆشەویست سپاس دەکەم دکتۆرە ئەمێت باسێک سەرتا لە نیشانە باوەکانی نەخۆشی مەمکەین بزانین ئەو نیشانانە چین کە لە ئێستادا هەن و خانمان ئەتوانن کە کاتێک لەبەر ئاوێنە یاخود هەستی پێ بکەن کە ئەیبینن نیشانە باوەکانی نەخۆشیەکانی مەمک بەگشتی دواتر ئێمە سەر ئەوەی کە ئەم نیشانانە مەرجنی هەمووی شێرپەنجەبێ باوترینیان ئازارە کە نەخۆش سەردانی ئێمە ئەکە دوای ئەوە دروستبوونی گرێ لە مەمکە یان لە بنباڵە نیشانەمان هەیە لە گۆی مەمک دەرەکەوێت بۆ نمونە خوێنی لێیە یان هەر دەردراوێکی تریان ئەبێ بەبرینیان ئەچێ بەناوە نیشانەی کەشمان هەیە لە پێستی مەمکە کە دەرەکەوێ سووربوونەوەیە ئەستوربوونی پێستە چاڵبوونی پێستە لەگەڵ دروستبوونی گرێ لە بنباڵە باوترین نیشانە ئەمانە دکتۆرە نیشانێک هەیە کە هەستی پێ نەکرێت لە ڕێی سێرکردنەوە بەڵام لە ناوەبوونی هەبێت و ئەو نەخۆشە هەست بکات کە شتێکی هەیە بەڵام لە دەرەوە دیار نییە کە ئەو نیشانەیەوە بە تایبەت بۆ شێرپەنجە سەرەتا لە هیچ پشکنینەکە دەرناکەوێت کە شێرپەنجە دروستە بێت هەر لەبەر ئەو مەبەستەشە ئێمە بە خانمان ئەڵێن بۆ نمونە 6 مانگ جاری ئەگەر هەر بۆ نەگونجا ساڵی جارێ سەردان بکە بۆی ئەگەر شتێکە بوو تۆ زوو فرایکەوی لەبەرەوەی لە سەرەتایە خۆی بە شێوەی گرێ دەست پێکە بەڵام یان کلس ئەمەنە بچووکە نەخۆش هەستی پێکە جاری وای لەوانێ پزیشکەکەش هەستی پێ نەکە لەوانێ لە ئامێری پشکنینەکانی شادار نەکەوێت دکتۆر ئەمێ باسێک لەوە بکەین کە هەبوونی ئەم کۆنیشانانەی کە باست کرد هەمویان هۆکارم بۆ بوونی شێرپەنجە یاخود ئەگەر دەریش بکەون ئاساییە و خانمەکە پێویست ناکە ئەوە بترسێت کە شێرپەنجەیەتی نەخێر هەروەکو لە سەرەتای ئاماژەم پێکرد مەرج نییە هەر شتێک لە مەمکابینی یەکسەر بڵێ شێرپەنجەیە خۆشبەختانە کێشەکانی مەمک نەخۆشیەکانی مەمک لەسانەوە بوونەوە پێنجیان شتی پاکە بێوەیە بۆ نمونە ئازارە دوومەڵە ئیلتیهابە گۆڕانکاری هۆرمۆناتە تەنانەت گرێش ینی مەرج نییە هەموو گرەیەک یەکێک هەر خانمێک لە مەمکی هەستی بە گرەیە کرد یەکسەر بترسێ بڵێ شێرپەنجەیە ینی جاری وای لە ساڵانەوەی گرەکانیش سەلامە دەرەچێت لەوانێ لە ساڵ 5 لە ساعتی شێرپەنجە بێتەوە دکتۆرەوە دەزانین کە نەخۆشیەکانی مەمک کۆبڵێک زۆری نەخۆشین و هەرێکان بە جۆرێکن ئەمێ بزانم کە هەریەکە و نیشانەیەکی هەیە یاخود نیشانێکی تایبەت بەخۆی هەیە کە دەرئەکەوە و ئیتر ئەزانین ئەو نەخۆشیە لە مەمکە هەیە نیشانەکان بە گشتی کە باسم کرد ئەوە بوو یعنی ئازارە گرەیە گۆڕانکاری لە گۆی واتای لە نیشانێک بۆ نیشانێکی تر نەخۆشیەکە گۆڕانکاری بەسەر یاخود نەخۆشی هەیە کە نیشانێکی تایبەت بەخۆی هەبێت ئەم نیشانانەی کە باسم کرد لە هەموو نەخۆشیەکانی مەمکاڕۆیە یعنی نەخۆش کە ئازاری هەیە لەوانێت تەشەنجێک بێت لەوانێ ئیلتیهابێ لەوانێ شێرپەنجەیەک بێت لەوانێ دوومەڵێک بێ یعنی ئێمە لە پشکنینەکانە بۆمان دەرئەکەوێت چییە؟ یعنی مەرجنی هەموو نیشانەیە وەکو ئاماژەم پێکە جاری وهەیە گرەیەکە لەوانەیە کیسێک بێ گرەیە کلیفیە چەوریەکە مەرجنی شێرپەنجە بێ بەڵام
هەنێ نیشانەمان هەیە بە تایبەت هی شێرپەنجەیە ئەوەیان بەداخەوە لە قۆناغە کۆتایەکانە نەخۆش هەستی پێەکە یعنی سەرەتا هەر گرەیەکی ئاساییە بەڵام کە وازی لێ هێنە پشتگوێ خاسێرەکە مەمکەکە بە شێوەیەک ئەگۆڕێ هەرکێ بیبینی ئەزانی ئەوە نائاساییە ئیتر بە شێوەی گرێ بێ یان خوێنە طبعاً بۆ نەخۆش تۆزێک قورسە شێرپەنجە جیاکاتەوە ئێمە وەکو پزیشک لەبەر ئەوەی خبرەمان هەیە یعنی تۆ بەپێی تەجروبەی خۆت فێر ئەبی من تقریبا 11 ساڵ ئیشی لە بواری نەخۆشیەکانی مەمکەکەم جاری وا هەیە بە چاوسەیرەکەی زانی شێرپەنجەیە ڕاستە بەڵام خۆ یەکسەر بە نەخۆش ناڵێ ئەمە شێرپەنجەیە تۆ ئەبێ بە دۆکیومنتەوە قسە بکەین نەبێ پشکنینم لابێ زەرعم لابێ شتێک ئەنج پێی بڵێن بەڵام ئەو نەمان بینیەوە جاری وا هەیە بە دەستلیانێک ئەزانی بەس قورسە بۆ نەخۆش جاری هەستی بەگریەکە کردو 1 ساڵە ئەڵێن بۆ نەهاتوی ئەڵێ خۆ ئازارم نەبوو بۆچی بێ یعنی ئەو هەستی پێکە بەڵام نازانێ مەترسیەکە دکتۆر لەسەرم ئازارە هەموو کات باس لەوا کرێت ئەو نەخۆشیە خراپانە یاخود ئەو شێرپەنجانەی کە هەن کەمتر ئازاریان هەیە لەوەی کە ئەگەر نیشانەیەکی ئاسایی هەوێت ئەمە بزانم کە تا چەند ئەمە ڕاستە ئەمە هەیە بوونی هەیە گرەی شێرپەنجە لە سا 95 ئازاری بەڵام لە سا 5 هەیەی یعنی جاری وا هەیە نەخۆشیە بە شێوەی التیهاب و دومەڵ سیرەکەی شێرپەنجەیەکی لە دواوەیە بۆیە ئێمە مثلەن متابعە بۆ نەخۆشدانین من 2 هەفتە عیلاجی ئێمە ئەگەر بە 2 هەفتەیە تەواو چاک بوو ئەمە التیهابەکەیە ئەگەر شتێک بەجێمە پەنا ئەبین بۆ تیشک پەنابین بۆی زەرعێکی لێ وەرگرین یەکسەر ئەزانین ئەم شتە نائاساییە و ئازاریش کە ئەڵێ ئازاری نییە یعنی گرێکە ئازاری نییە ئینسە خانماندا ئیمن ئەترسن ئەڵێ ممکن ئازاریە تۆ بڵێ شێرپەنجە نەبێ ئازار بە شێوەیەکی گشتی مرجنی شێرپەنجە یعنی ئێمە 2 هۆکارمان هەیە بۆ ئازاری مەمک حەزەکەم زیاتر سەرنجی بخەمە سەر ئازار لەبەر ئەوەی خانمانی ئێمە تا ئازاریان نەبێن نایەن بۆیە شێرپەنجە دواکەوی یعنی بەس لەبەر ئازاریە بۆ لای پزیشک کەمینەیەکمان هەیە لەبەر گریە لەبەر گۆڕانکاریەکی تر هەرڵی ئازارم نەبوو بۆچی بێم وا ئەزانی بەس ئێمەش ئەڵێن شەڵە ئازارە هەبوایە لەبەر ئەوەی ئازار هەنی شتێکی پێوەیە ناڵێم لە سا 5 ئازار لەوانەیە شێرپەنجە بێ اینجا وەکو باسی ئازار 2 شێوە ئازاری مەمکەیەکێکیان ئازاری مەمکەکە خۆی ئەڵێن ماستالجیە یەکێکیان ئازاری دەوروبەرە یعنی جاری وای فەقەراتی ملەتە شەرنوجاتە هیلاکی ئەو ڕۆژەیە چونکە مەمک لە ژێرەوە لەسەر پەراسەکان تۆ ماسوولکەی گەورەت هەیە سڕینەوەی ئیشێکەکەی ماسوولکەکە تەشەرنوجاکات تۆ لە مەمگاستی پێکەی جاری وا هەیە ئەگەر لای چە بێ نەخۆش لەوانەیە نەخۆشێکی دڵی هەبێ بۆ ئەزانێ مەمکێتی بەڵام ئازاری مەمک خۆی بە زۆری لە تەمەنی گەنجێتیایە ئەوانەی کە سوڕی ماگانەیان هەیە بە زۆری پێش سوڕی ماگانە ئەو ئازارە دەست پێەکە یان کێشەیەکی هۆرمۆناتیان هەیە جگە لە سوڕی ماگانە دوای سوڕی ماگانەکەش ئەیبینیم ئازارە هەر بەردەوامی هەیە دکتۆرە باسمان لە زۆرێک لەو نیشانانە کرد بابینە سەر نەخۆشیە باوەکانی مەمک ئەمانە بزانین کە ئەو نەخۆشیانە چین لە ئێستادا بوونیان هەیە و ئەم نەخۆشیانە زیاتر لە کێدا دەرئەکەون خۆشبەختانە شێرپەنجە باو نییە لە سا کەمینەی نەخۆشیەکانی مەمک شێرپەنجەیە بەڵام ئێمە دائیمەن سەرنج ئەخینە سەر شێرپەنجە بۆ لەبەرەوەی هەموو کێشەکانی مەمک هیچیان ئەو خانم پێی نامرێ تاکە شت شێرپەنجەیە کە پشتگوێی خەی ئەبێتە هۆی ئەوەی کە لە کۆنتترۆل دەرەچێت و لە ئەخیرا خانمەکە بە هۆی ئەوە وفاتەکە بۆیە ئێمە زۆربەی جار زۆربەی بەرنامەکان سەرنجێنە سەر شێرپەنجە بەڵام ئەتوانین بڵێ نەخۆشیەکانی مەمک 2 جۆرە نەخۆشی پاک و بیەوەیمان هەیە کەڵێن بینای نەخۆشی شێرپەنجەشمان هەیە نەخۆشی شێرپەنجە ئەوە گەر پێت خۆش بوو دوای ئێنە سەری بە تەفاسیل نەخۆشی باوەکانی تری مەمک ئازارە جاری وا هەیە التیهابە بە شێوەی التیهابێکی بەسیط ماستایتە زیان ئەڵێ دومەڵ جاری وا هەیە گرەیەکی لیفێ جاری وا هەیە چەوریە جاری وا هەیە کیسە یعنی ئەمانە هەمووی بەشتی کە باوترینیانە نەخۆش زۆری من لەوانێ لە سڵ نەخۆشیە بێ بۆ لای من یەکێکیان پێویستی بە زەرع بێ یەکێکیان پێویستی بە نەشتەرگەری بێ زۆربەی هەرە زۆری بە عیلاج و دەرمان چارەسەرەکە ڕاستە دکتۆرە ئەمەوێت بزانم کە هۆکاری چیە ڕۆژ بە ڕۆژ ئەم نەخۆشیانە زیاد ئەکەن لە ئێستادا ئەمە بزانم کە هۆکاری ئەوە چییە کە خانمان زۆربەی کات لەم نەخۆشیانە ئەترسن بەڵام ڕۆژ بە ڕۆژ زیادیان هەیە و ئەبینین کە ئەو کەسانەی کەیەن بۆ چارەسەر لە نەخۆشخانەکان و لە سنتەرەکانی تایبەت بە نەخۆشی مەمک خەڵکی زۆر زیادی کردووە خۆی باوترین شێرپەنجە لە خانمان مەمکە بۆی ئەڵێن زیادی کردوی سەگەر ئەیبینی زۆر باسی شێرپەنجەی هێلکەیان و مناڵان و ئەوانە ناکرێت لەبەرەوەی بەراورد بە هی مەمکەکە زۆر کەمە تقریباً بەپێی ئەحسایی ئەوەی من لە خەسخانەی هیوا لێم پرسیون
لە ساڵێکە هەفتە حاڵەتی ژیانیان هەیە بڵێن هێلکەیان و مناڵان ئەوانە بەڵام هی بەمکەکە نزیکی 350 بۆ 400 حاڵەتی هەموو ساڵی ئێمە ئێستا یەکشەممان لیژنەیەک هەیە لە خەستەخانەی هیوا هەموو پزیشکەکان بەشدار ئەبینتیایە بۆ شێرپەنجەی مەمکە بەس ئەوانەی کە تازە تەشخیصەکرێن تقریبا هەموو هەفتەیەک 10 حاڵەتمانەیە 12مان هەیە 15مانەیە هی تازە بڵێن لەبەر ئەوە سەرنج ئەینە سەر شێرپەنجەکە زیاتر وەکو هۆکار کە ئەڵێ بۆ زیای کردو هەتا وەکو ئێستا هۆکاری شێرپەنجە لە تەواوی دنیای کەس نازانێ بەڵام هەنێ شتمانەیە پێڵێن ڕسک فاکتەر یعنی ئەمانە ڕێخۆشکردن لە هەر خانمێکە هەبوو یەکەمیان تەمەنە یعنی خانمان چەند ئەچنە تەمەنەوە ئەتۆی بەردەوامی خانمان چەند ئەچنە تەمەنەوە ترسی شێرپەنجەی مەمک زیاکە بۆ ئێستا من کچێکی 15 ساڵ و 16 ساڵ متابعی بۆ دانانێ بڵێم هەموو 6 مانگ وەرەوە بەڵام 30 ساڵ بۆ سەرەوە 40 بۆ سەرەوە هیچیشی نەبێ ئەڵێن 6 مانگ جاری ئەگەر بۆت گونجاوەرە با یەک جار پشکنینێکە دکتۆرە هۆکاری چیە کە تا تەمەن بەرەو سەرەوە بڕوات ئەم نەخۆشیانە زیاد ئەکا لە تەمەن خۆی یەکێکە لەوانەی کە خانەکانی لەژ لەگەڵ تەمەنە يعني هەتا وەکو تقریبا تەمەنی 30 ساڵ شتی ئەنەبۆلێک يعني جسم دروستە بێ 30 بە دواوە داخورپان ڕوئەیە گۆڕانکاری ڕوئەیە میوتیشن یان تەفرات ڕوئەیە هەر چۆن نەخۆش لەگەڵ تەمەنە تووشی زەخت و شەکر و ئەو شتانە بێ شێرپەنجەش یەکێکە لەوانەی کە مەترسیەکە تەمەن دروستیەکە هۆکارێکی تر ئەوانەی کە لە خێزانەکانیانە بوونی ینی وراسی بۆ ماوەی هەیە شێرپەنجەی مەمک هێلکەیان مناڵان ئەمە دیسانەوە دەورەیە هۆکارێکی تر ئەوانەی سوڕی ماگانیان پێش تەمەنی 12 ساڵی بۆیەت ینی بە مناڵی سوڕی ماگانیان بۆیە هۆکارێکی کە ئەوانەی سوڕی ماگانیان دوور و درێژە تا تەمەنی 54 ساڵی بۆ سەرەوە هەر سوڕی ماگانیان بۆیە دیسان ئەوەش خراپە هۆکارێکی تر بەکارهێنانی عیلاجی هۆرمۆناتە حەپی من و عیلاجی هۆرمۆنات دوای تەمەنی ناومێدی هۆرمۆن ڕیپلێسمنت تێراپی پێ ئەڵێن ئەی لە هۆکارێکی کە قەڵەویە هۆکارێکی کە جگەرە کێشانە نێرگەلەیە مەشروباتی دکتۆرە خانمان هەموو کات حەزم کرد باس لە هۆکارش بکەین هەموو کات وا هەستەکەم زانیاریان نییە لەسەر بەکارهێنانی جلوبەرگ ئەمە بزانم جلوبەرگی تەسک و ئەو جلوبەرگانی کە ئازار ئەگەێنێت بە خانمان ئەمە بزانم تا چەند شیاوە بۆ لەبەرکردن تا چەند هۆکارم بۆ دروستبوونی شێرپەنجە ئێستا جلی خانمان بڕێ ستیان با بڵێن حەزەکەم وە قسە بکەین کە هەموو بینەرێک لێمان تێبگا هیچ پەیوەندێکی بە شێرپەنجەوە نییە بڵێ ئەوی لە بەری ئەکاتوشە بێ ئەوی لە بەری ناکاتوشنا بەشتیوانە تاکە ئیشی ستیان ئەوەیە بە تایبەت ئەوانەی حەجمی بەمکیان تۆزێ گەورە بێ بۆ ئێش و ئازار یعنی ئەگەر یەکسڵی بچووک بێ ئیشی بەستیان نییە زۆر بەڕاستی بەڵام ئەگەر حەجمی بەمکی گەورە بوو بە تایبەت کە ئەچێ بۆ وەرزش ئیشی ماڵەوەکە لە جوڵەیە لە قادرمەیە ئەوانە بۆ ئەوی ئازاری زۆر نەبێ ئەڵێن بەکاری بێنە بە ڕۆژ بەکاری ئەهێنێ و شەوان پێویست ناکا بەکاری بێنێ وەکوتر ئەبێ قیاسی مەزبوط بێ ئێمەیسە هەڕامەکی هەر کەسە لە خۆیەوە ئەیکڕێ ینی تۆ لە ئینتەرنێتە لە یوتیوب لێیە بە قیاس بێت ئەڵێت تۆ قیاسی چەند بووە بێ ئەچیتە بازار ئەیکڕی بڵێ فڵانە قیاسم بێ بەس لە ڕێی کوالیتی و دکتۆرە وەک ئەبینین کە ڕۆژانە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو ئەکرێتەوە ئەو ستیانانی کە خانمان بەکاری ئەهێنن کۆمەڵێک مەوادی تێکەڵ ئەکرێت کە زیانی هەیە بۆ ئەم خانمان ئەمێ بزان تا چەند پێویستە خانمان دڵنیا بن لە کوالیتیەکەی زانستی هیچ شتێک نییە دەربارەی ئەوە چونکە تۆ گەرباسی ئەوە بکەی ئەی خۆ هەر ئەو جلە ئەی جلەکانی کەمان ئەی خواردن ئەی ئاو ئەی باسم لە مەوادێک وەکو سلیکۆن ئەکرا ناویەوانێ ئەمە زەرەری هەبوو بۆ خانمان سلیکۆن تەنانەت کە ئەکرێتە ناو مەمکەکە و بۆ گەورەکردن زەرەری نییە بۆ شێرپەنجە بە شەرتیە کوالیستە لە تەواوی دنیاە سلیکۆن قەدەغە نەکراوە یعنی حتا لە عملیاتی نەشتەرگەری جوانکاری بڵێن ڕۆژانە لە ئێرە لە سلێمانی بڵێن لە دەرەوەی کوردستانیش هەتاوەکو ڕۆژی ئەمڕۆ وەکو جانبی جوانکاری بەکاری و خراپیش نیە بە شەرتی کوالیتیەکەی چاکبی ڕاستە دکتۆرە باست لە هەنێک لووە ئاوسایی کرد لە مەمک و یاخود لە ژێر باڵا ئەمە بزانم کە وەکوتت کۆمەڵک چاوریە کۆ ئەبێتەوە تا چەند عتر لە خۆیان و بۆنانی کە خانمان بەکاری ئێن هۆکارم بۆ دروستبوونی ئەم گرێ چاوریانی کە هەیە ئەوەش هیچ هۆکارێک نییە چونکە ئەم شتانەی کە ڕوئەیان لەسەر ئاستی خانەیە لە ناوەوە ڕوئەیە یعنی ئەوە نیە تۆ لەسەر پێستەکە شتێک بەکاری بێن یعنی من بە شێوەیەکی زانستی بەڵام من پشکنین پێشتر کراوە من ئەزانم بەڵام پشکنین کراوە کەسێکی نزیکی خۆم کە باسییان لەو کروهی ئەوەیە کە عتری چۆر بەکانە هێنێ بۆیە ئەوەی دروست من لێرە پزیشکم ئەبێ شتێک بڵێم لە کتێبەکانمان لە مەزدەڕە لە گایدلاین نووسرا بێ وانە یعنی من لە تۆڕە کۆمەڵاتیان کەیان شتێک بڵاوەکرێتەوە لێرە باسی ناکەم ڕاستی ماوەیەک بوو هەموو ئەوی ناوکی قەیسی بخۆن بیحەڤە خەتی ئەوەیە خەڵتوشی شێرپەنجابێ ئەمە لە کتێبە نەنووسراوە تاوەکو من لێرە بۆ بینەرانی ڕوونکەمەوە یعنی تەنانەت خۆشم بڕوان پێ نیە چونکە شێرپەنجە وەکوتم هۆکار دیار نییە
یعنی ئێمە ئەڵێن لەگەڵ تەمەنا شێرپەنجە دروستە بێ من نەخۆشم لایە 20 ساڵە تەمەنی تووشی شێرپەنجە بووە لەبەرەوە یعنی بە هەرچەند ئەیهێنی و ئەیبەی نازانی ئەمە بۆ توش بووە نە لە خێزانەکەیانە شێرپەنجە هەیە ناخۆی هیچ کێشەیەکی نێچەند ئەیهێنی و ئەیبێ جاری وا هەیە ئەڵێ وەڵاهی بادڵک يعني جاري واي بقصي خبان الله بختونا وشوان يعني من خشم لا بيصالة توشي شير بنجبوا نقشتو تأو تمني بلهم سوري معانا نوستا أو علاجي هرموني بكار هنا يعني وكو هوكر ناتواني بيقاريني نو نبو جلوبة رق نبو أم معطر أو شتعلش دكتور أما بسان كتاشن بيستا خانمان لمالا وخوان بشكرين وخوان كان بو أوي بتوانن كبيش وقتي أو نخوش يدز نشان بكريتو زود بتواني تشار السريع بكريت طبعا أول زور قرنقة أتوانا بلهم مهم ترين گرنگترین پرسیاری ئەم تەوەرەیە کە لێو کردم سوپاسەوە دەستە خۆش بێ بۆ چونکە شێرپەنجە وەکوتم خانمانە پرسن ئەڵێ چی بکەین توش نەبین کەس ناتوانێت هیچ شتێک بکە بۆی توش نەبێ تا کە شت لە تەواوی دنیا ئێستا باسی لێوە ئەکرێ سکرینین یعنی پشکنینی پێشوەخت تۆ ئەگەر لە چارەتە نووسرا بێت توشبی هەر توش ئەبی ناتوانانی ڕێگری لە توشبوونەکە بکەی بەڵام ئەتوانی ڕێگری لەوە بکەی تەشەنەنەکە ئەم نەخۆشیە طبعا شێرپەنجەی مەمەک لە سەرەتایە چارەسەری ئاسانە یعنی تەنانەت خانمان ممکە نابڕیتەوە جاری وای کیمیاویشی پێویستنیە کە ئەوە دوو سەرەکیترین خاڵە کە نەخۆش لێ ئەترسی و نایە بۆ لای پزیشکە لێ ممکن ئەبڕنەوە کیمیاویم لێ ئەنقژم ئەڕوتێتەوە قۆناغی 0 و 1 زۆر بێجار پێویستی بۆ دوو چارەسەرە نییە من لابردونی کیمیاوەکە لەبەر ئەوە پشکنینەکان زۆر گرنگە بەس دەتایبەت بۆ خانمان بۆ ئەوەی پێی بزانن جاری وایە ئەو بۆی ناکرێت ساڵێکە سەردانی پزیش پێک بکە بەس ئەگەر لە ماڵەوە خۆی پشکنین بۆ خۆی بکە هەستی بە شتێکی نائاسایی کرد ئەو کاتە خەمێک لە خۆی ئەخوا زووتریە بەدەم کێشەکەەوە ئەم پشکنینەش حەزەکەم ئاماژەی پێ بکەم مانگانە جارێک دوای سۆڕی مانگانە هەموو خانمێک کە سووری مانگانێ هەیە کە لە سووری مانگانە تەواو ئەبێ ئەتوانێت پشکنینەکە بۆ خۆی ئەنجام بە بەڵام ئەوانەی کە سووری مانگانەیە نییە لە مانگێکە ڕۆژێکدانێن ئیتر هەر کاتێک بێ کێشەیە نییە پشکنینی خۆی بۆ خۆیان لە ماڵەوە ئەنجامی دەستەکانە خۆش بێت دکتۆرە سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سوپاس بۆ دکتۆرە ژیان خەلیل مەحموود پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مەمک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نامانویان بوو بەڵێ ئازیزان وەگە زانین کە ڕۆژانە هەواڵی ئەوە بیستین کە بەداخەوە نەخۆشی کۆرۆنا لە سەرجەم شار و وڵاتەکانی جیهان بڵاو ئەبێتەوە و بێگومان کوردستانیش ئەیانێت بەرگری بکەن لەم جۆرە نەخۆشیە هەر بۆ مەبەستەش ئێستا پامنێرمان کاروان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە کاروان سڵاو لێبێ و بەیانی باش بێت ئەمێ بزانم ئەو پزیشکی لەگەڵتایە چۆن ڕێنماییمان ئااتێ لەسەر توش نەبوون بە نەخۆشی شێرپەنجە و چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین. بەڵای کۆژین بەیانی و بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان باش ئێستا ئێمە لە نەخۆشخانە گشتی شەهید دکتۆر خالیدین لە شاری کۆیە دیارە دەمانەوێت باز لە کەرتی تەندروستی بکەین لە سنووری قەزای کۆیە لە سنوورەکە نەخۆشخانەیەکی گشتی و دوو مەڵبەندی تەندروستی بوونیان هەیە بۆ بە هیوای تەندروستێکی باش بۆ سەرجەم هەوڵاتیانی سنوورەکە و هەرێمی کوردستان هیوادارین کەس پێویستی پێ نەبێت و لەگەڵەوەشە ئێمە دوێنێ شەو کە پەیوەندیمان بە جێگری بەڕێبەری نەخۆشخانەی گشتی شەهید دکتۆر خالیدەوە کرد ئەوان بەشێکی تایبەتیان داناوە بۆی کەەوە توشبووان و نەخۆشانی کە ئامادەکاری تەواویان کردووە بۆی لە داهاتووە ئینشەڵا کە ئەوە نابێت کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن ئەو بەشە بکرێت و جیا بکرێتەوە لە توشبوانی تێرەوە من بۆ زانیاری زیاتر دەچمە لای دکتۆر عەبدوڵڵا مەحموود جێگری بەڕێبەری نەخۆشخانەی گشتی دکتۆر خالیل لە کۆیە کە دکتۆر گیان ئەم کاتت باش زۆر سپاس بۆم دەرفەتە دەمانەوێت سەرتا لە کەرتی تەندروستیەوە دەست پێ بکەین لە شاری کۆیە ئێوە چۆن و بە شێوازێک لە چه ئاسێکدایە پێشوازیتان لە نەخۆشانی سنوورەکە. بەڵێ سەرەتا ئەم کاتتان باش بەخێراتنی بەڕێستان و کەناڵەکەتان دەکەین کەناڵی گەلی کوردستان دووبارە بەخێر بن. بەڵێ دیارە بەنسبەت شاری کۆیە ئێمە نەخۆشخانەی فێرکاری شەهید دکتۆر خالید کە گەورەترین نەخۆشخانەی لە سنووری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە دیارە نەخۆشخانەکە ئێمە نەخۆشخانەیەکی گەورەی و سەدقەرێوەڵەیە جگە لەوەی کە نەخۆش لە نەخۆشخانەکەماندا دەخوێنرێت دیارە بەشی فریاکەوتن و ئیستیشاری و بەشی ئەنی ڕاوێژکاریەکان لە ناو نەخۆشخانەکەماندایە ئێمە ڕۆژانە بەردەوام پێشوازی لە هاوڵاتیان دەکەین ڕۆژانە نزیکەی 700 بۆ 750 نەخۆش سەدای نەخۆشخانەکەمان دەکەن لەبەرەوە نەخۆشخانەکەماندا هەموو بوارە پسپۆری هەموو بوارە جیاوازەکانی پزیشک دادەنیشتن جگە لە پزیشکی بواری مێشک و دەمار کە ئەم
بوارە نییە لە نەخۆشخانەکەماندا بەڵام سەنجەم بوارەکانی تر ڕۆژان نەخۆشخانەکەماندا دەنیشن و نەخۆش دەبینن و هەروها ساڵی ئەمەش هەموو جۆرە شیکاری و هەموو جۆرە پشکنی بۆ نەخۆش ئەنجام دەدرێت هەر لە هەناوبینی نازور و ئیکۆ و سۆنەر و سەرجەم شیکاریە نەخۆشیەکان و هەروها ساڵی ئەمەش هەموو جۆرە نەشتەگەریەک نەخۆشخانەکەی ئێمە ئەنجام دەدرێت لەگەڵ نەشتەگەری خەستەرەش لە نەخۆشخانەکەم ئەنجام دەدرێت جگە لە نەشتەگەری مەشک و دەمار وەک باسم کرد لەبەرەوەی لەو پسپۆری مەشک و دەمار نین لە نەخۆشخانەکەماندا. بەڵێ کاکتۆر سەبارەت بە ئەو بەشێکە ئێوە کردوتانەتەوە لە نەخۆشخانەکەتانە دەمانەوێت باسی ئەومان بۆ بکەی ئایا لەم سنوورەیە ئێوە ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان و ئەو کەسانی کە تووشی ئەم ڤایرۆسە ببنەوە بەشە دەمانەوێت باسی ئەو بەشە بکەی بۆ بنێرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان. بەڵێ دیارە ئێمە وەک نەخۆشخانەی فێرکاری شەهید دکتۆر خالید لە سەر بڕواتی گشتی تەندروستی کۆیە دیارە دایما پێشەنجین لە کاتی بڵاوبوونەوەی پەتا و نەخۆشیە ڤایرۆسەکاندا ئەم جارەش لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای ئەنفلۆنزا کە لە هەرێمی کوردستان بڵاو ئەنفلۆنزای وەرزی دیارە ئێمە ئامادەکاری خۆمان کرد و بەشێکمان لەو نەخۆشخانە دروست کرد بەناوی بەشە نەخۆشە گوازراوەکان شکر بخوا کە ئەم نەخۆشیە بەس نەخۆشی ئەنفلۆنزای وەرزی بوو نەخۆشی ئەنفلۆنزای بەراز و نەخۆشەکانی تری بەدواوە نەبوو ئێستاش لە کاتی بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا کە نەخۆشیێکی زۆر مەترسیدار و کوشندەی و ئینشەڵڵا وڵاتمان بەدوور دەبێت لەم جۆرە نەخۆشیە بەڵێ ئێمە ئامادەکاری تەواومان کردووە بە هاوکاری بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆی و جێگرانی بەڕێوەبەر و بە هاوکاری لێپرسراوی بەشی نەخۆشە گوازراوەکان لە بەڕێوەبەری گشتی لە بەشی خۆپاراستنی بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆی و بە هاوکاری ئیدارەی نەخۆشخانەکەمان و بەشی خزمەتگوزاری نەخۆشخانەکەمان ئێمە هۆبەیشی تایبەتمان کردوێتەوە ناو حوشەی نەخۆشخانەکەمان کە جێگایکی تایبەتە ئەم بەشە کە لە سێ قاوش پێک هاتووە هەر قاوشێک سێ بێدی لێ و سەرجەم ئۆکسیجین و پێداویستی تایبەت بۆ ئەو نەخۆشخانەی کە لە کاتی حەزکردن بەوەی کە ئیشتیبای ئەو جۆرە نەخۆشیان لێ بکرێت ئێمە لەوێدا عەزلیان دەکەین و جیان دەکەینەوە بۆ ئەوەی تێکەڵ بە هاوڵاتیانی تر نەبن وەسەر ئێمە سنتیمێکیشمان دروست کردووە ناو نەخۆشخانەکەماندا بۆ سەرپەرشتنی ئەم بەشە ئەم هۆبەی نەخۆشیە گوازراوەکان و هەروە تیمی تریشمان دروست کردووە لە ئەگەری بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشی ئێمە بتوانین بە شوفێرە لەگەڵ ئیسعافەکان ئێمە بدەین ئەو شوێنانی کە ئەم نەخۆشی تێدا بڵاو دەبێتەوە. ڕێنمایی بە کورتی چییە بۆ هاوڵاتیان بوویتەوە بەدوور بن لەم ڤایرۆسە؟ بەڵێ وەک باسمان کرد ئەم نەخۆشیەکی کوشندەی و بکوژە ساڵ ئەوکە نەخۆشیی کوشندەی نەخۆشی کشە زۆر بە خێرایی و بە سەریعی بڵاو دەبێتەوە بەناو هاوڵاتیاندا بۆیە ئێمە داواکاریمان بۆ هاوڵاتیان هەیە بۆ ئەوی خۆیان بەدوور بگرن لە بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشیە و یەکەم خاڵ پێویستەکە لە کاتی تەوقەکردن لە کاتی یەکتربینینی هاوڵاتیان تەوقەکردن و ماچکردن بە هیچ شێوەیەک ئەنجام نەدرێت و هەروها سەردانیەکردنی شوێنە گشتەکان و هەروەها دەستشوردن پاژەوەی چوونە سەر ئاو و دەست لێدان لە دەستی دەرگا و مەحەزەرەی شوێنە گشتەکان پێویستە بن شوێن محاولە بکەین لە ڕێی کلینکس و ئەم شتانەوە دەرگاکان و دەستی دەرگاکان و محەزەرەکان دەست لێ بدەین و هەروها نەخواردنی خواردنەکانی دەرەوە خواردنە سەربەڕڵەکانی دەرەوە خواردنەکانی دەرەوە و هەروها ئەوانی کە خاوەن ئاژەڵن لەبەر ئەم نەخۆشە هەم ئاژەڵ تووشی دەبێت و هەم مرۆڤ تووشی دەبێت ئەوانی کە خاوەن ئاژەڵ خۆیان بەدوور بگرن لە تێکەڵبوون بە ئاژەڵ و دوورکەوتنەوەی لەو ئاژەڵانەی کە نەخۆشن. بەڵێ سوپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە بوو و زانیاریەکانی داینێ لەسەر نەخۆشی کۆرۆنا و سوپاس بۆ پزیشکەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ عزیزانم ئێستاش پەیامنێرمان دەریا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە دەریا سڵاو لێوێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە زانیاریەکان لە لای تۆ چین. بەڵێ سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان ئەمڕۆ زانیاریەکان لە شاری سلێمانی زۆرن و بەشێک لە زانیاریەکان دابەش بوون بەسەر جۆرە جیاوازەکان لە هونەری کۆمەڵایەتی و چالاکی جۆرا جۆر لە سعات 11 لە پارکی نالی شاری سلێمانی بەهۆی ئەو کەیسەی کە لە شاری هەولێر ئەو باندەی کە دەست درێژیان کردبووە سەر کچە 7 ساڵەکەی شاری هەولێر و دواتر لەلایەن دادگای هەولێرەوە ئازاد کران ئەمڕۆ گرتبوونەوەیکی ناڕەزایی لە بەرامبەر ئەو هەڵوێستەی دادگای هەولێر لەلایەن چالاکوانان و چالاکوانانی مافی ژنان ئەنجامەدرێ داوا دەکەن تاوانبارانی ئەو کەیسا یان تاوانبارانی ئەو تاوانە بە سزای خۆیان بگەن. هاوکات لە سعات 2 پاشنیوەڕۆ لە هۆڵی گران ملیۆم
لە شاری جوان با بڵین بنکەی ڕووناکبیری گەلاوێش ڕێز لە شاعری گەورەی عەرەب مزەفەر نەواب دەگرێت کە ئەو بە شاعری شۆڕژگێڕ ناسراوە تێیدا ڕێزلێنان یاخود ڕێزلێنانێکی شایستە لەو شاعرە عەرەبە دەنرێت. هاوکات لە ئێستا لە باخچەی ساوایانی تەرزەی شاری سلێمانی وەک دەبینرێ فستیڤاڵێکی گەورە هەیە کە تێیدا فستیڤاڵەکە بۆ خواردنە کوردەوارەکانە ئەم باخچەیە ساڵانە ئەم فستیڤاڵە ئەنجامەدا. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای بەڕێوەبەری باخچەکە بزانم فستیڤاڵەکەیان چی تێدایە و چالاکی چی تێدا ئەنجام دەکرێت. مامۆستا بگورە مامۆستا پێچێ کارەباڵغ بێ دەوروبەری مامۆستا ئەگەر بێتە ئێرەوە باسێک لە چالاکیەکەی ئەمڕۆتانمان بۆ بکەن کە چی تێدایە چی تێدا نمایش. سەرچاوم ئێمە طبعاً یەکەمان هەیە وەکو باخچەکان یەکەمان هەیە ئیتر هەست دەستێکی خوێنین لەسەر چی خوێنین لەسەر باسی ئەو شتە ئەەکەین. ئێستا ئێمە لە وەرزی زستانان باسی خواردنە کوردەوارەکانەکەین بۆ ئەوەی مناڵەکانمان زیاتر ئاشنا بن بە خواردنە کوردەوارەکان بیریان بێنینەوە. لە هەموو جۆرە خواردنە کوردەوارەکان ئێمە چێشتمان دروست کردووە بۆ ئەوەی زیاتر مناڵ ئاشنا بێ مناڵ بینێتەوە. جگە لە ئەم ڕۆژە ڕۆژانی تژی ئێمە خواردنە کوردەوارەکانی لێنین بۆی مناڵ هەم بیناسیە و هەموو تامچێژی ئەو خواردنە کوردەوە باسییانەکەین کە خواردنی کوردەواری جاران چەندروست بووە بۆ یەکەمترین نەخۆشی هەبووە لە وڵاتەکەمانە. ئەیتر چالێکەکانیشمان هەم شانۆگەرێکمان هەیە ئەوە دوو گۆرانیمان هەیە بووکو زاوایەکی کوردیمان هەیە کە لە پورێکی کوردەواریشمانێ و ئەنواع خواردی کوردەواریش لەسەر ئەرکی مامۆستا خۆی هەر مامۆستایی خواردنێکی کوردەواری داناوە. ئەوەی بۆ من تێبینی بوو کە هاتمە پێش ژوورەوە باستان لەوە دەکرد یان ئەوەتان دانەبوو کە پێویستە دەمامک دابنرێت و ئەو تاقیمەش بکرێتە پێی یان پێڵاوی ئەو کەسانەوە کە دێنە ژوورەوە. ئێوە تا چەند لێرەدا گرنگی بە تەندروستی و بە تایبەت بەوەی کە مناڵان لەم شوێنانەدا گرنگی بە تەندروستی خۆیان بدەن ئێوە وەکو باخچەکەتان تا چەند ئەو گرنگیە بە خوێندکاران؟ ئێمە وەکو ئەمەی کە لە قاچیەکەین هەر بەبەردەوام چونکە ئێمە ئەم کومبارانە خۆمان مامۆستاکان خۆواری ئێرەمانجیایە لەبەرەوەی هەنێ جار مناڵدا ئەنیشە لەسەر ئەو فەشبووی میکرۆبی دێرەوە نەیە تەژوورەوە بەبەردەوامی ئەگەر میوانێکی ئێمە خۆمان قۆرەمان جیا هەری پاکمانە ناودامانە بەس ئەگەر میوانێکی غیرەش بێ یەکسەر ئەوەی ئەدێن لێ پێکە بەنسبەت دەمامکەکەوە ئێمە چەند ڕۆژێکە کڕیومانە بۆ مناڵەکان لەبەرەوەی کەوا ئێستا زیاتر نەخۆشەکە چڕبۆتەوە بۆ پاراستنی مناڵەکان لەبەرەوەی شوێنێکی قڕباڵغە ئێمە مناڵیشمان زۆرە بۆیە چەند ڕۆژێکە کڕیومانە مناڵەکان بیانەوەیە. پەیامی ئێوە لەم چالاکیە لەم فستیڤاڵە چیە؟ پەیامی ئێمە لەم چالاکیە یەکەم ویستمان چالاکیە بکەین و دوای ئەوە بۆ ناساندن و زیینورکردنەوەی شتە کوردەوارەکان بمێنیە و تۆزێ مناڵیش بابمان باس کردوون ئەمە ئەوەیە مەسەل لەسەرەوە شتە کوردەوارەکانمانداناوە شەمانداناوە بۆ ماشی کردوونەوە ئەمە دەستاڕە ئەمە ئەوەیە ئەم گەنم چۆنە هادرێ ساوەڕ چۆنە هاڵدرێ دۆ کە ساڵان لە مەشکە کراوە ئیتر ئەم شتانە بۆی مناڵەکان زیاتر بچوو ئەو نەوانەی کە دروست بووانەوەکانی ئێستا شتیان بیر نەماوە ئەوانەی کە ئێستا ئێمە محاولە بکەین شتە کوردەوارەکان بەرەو نەمان نەچن مناڵەکانیشمان پیان ئاشناکەین. سپاس دەکەم ئێوەش بە خێربێن ئەرکتانی کێشە چاوەکەمی سپاس دەکەم. بەڵێ ئەمە لەبارەی فستیڤاڵەکەەوە هاوکات لەبارەی زانیاریەکانی دیکەی ڕۆژەوە کۆژین بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی درەنگانی شەو یان ئێوارە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا کە نەخۆشیەکی ترسناکە یان ڤایرۆسێکی ترسناکە ئەو چەند ڕێنمایەکی بڵاو کردەوە سەر ڕێ ئەوەی کە داوای لە هاوڵاتیان کرد یان قەدەغەی ئەوەی کرد کە هاوڵاتیان سەردانی نەخۆشخانەکان بکەن بۆ ئەوەی کە هاوڵاتیان پارێزراو بن لەو نەخۆشی ئەمە سەر ڕێ ئەوەی کە گرتوخانەی سلێمانیش هاوکات بە بڕیاری وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سەردانیکردنی بەندکراوانی قەدەغە کرد. ئەمە بەشێک من لە زانیاریەکان دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان دەریا کە بە شێوکی ڕاستە و خۆ لەگەڵمانە بوو و زانیاریەکان یاینێ ئێستاش پامنێرمان کاروان بە شێوکی ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵمانایە لەسەر بارودۆخی عێراق لە هەولێر کۆنفرانسێک ساز کراوە. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە زانیاریەکان لەسەر ئەم کۆنفرانسە چین.
بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش و تەندروستێکی باش بۆ هەمولایەک لە شاری هەولێر لە هۆتێل دیدەمان دەستگای ستاندار کۆنفرانسێک یاخود با بڵێن چەند پانێڵێکی بە ئامادەبوونی چەندین کەسایەتی کورد کە لەسەر ئاستی عێراق و هەرێم لە پلە و پۆزدان لەسەر ئاستی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق و ئەندامانی پەرلەمان و بەشێک لە کەسایەتە سیاسیەکان لێرە ئەم سێ پانێڵ بەڕێوە دەچێت ئەم پانێڵانە بازدە و گۆڕانکاری لەو با بڵێن کێشە و گرفتانی کە لە عێراقی لێرە باز دەکرێت لێرە دەخرێتە ڕوو من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم کارە بەڕێز دکتۆر بایات عەلی وەردەگرم کە ئەندامی یاخود سەرپەرشتی بۆردی توێژەرانی دەستگای ئێستادارە دکتۆر بەیانی باش ئەگەر پێم بڵێ ئەم مەوەستان لە ئەنجامدانی ئەم کارەچی وە دەتانەوێ دەرئەنجامی ئەو پانێڵانە ئاراستەچیە بکەن هەروەک ڕوون و ئاشکە ئێستا گۆڕانکاریەکان لە دنیادا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریەکانی زۆر خێرا بەدیدێن و کوردیش تەبعاً بەشێکە لەو یاریەکی ئێستا بەسەری دادێدەپەڕێ بە تایبەتی ناوچە ئەقلیمیەکان بە تایبەتی تورکیا و ئێران و عێراق هەروها ڕۆلی ئەمریکاشەدا بەشدار دەکرێتەوە ئێمە ئەو کۆنفرانسەمان ئیمڕۆ ئامادە کرد بۆ ئەوەی بە ئاگاهاتنەوەیەک یاخود سەرنجڕاکشانێک بۆ دەسەڵاتدانانی کورد بۆی ئاگاداری و بن لەو قۆناغە گۆڕانکارانەدا دانەبڕن بۆیە کۆنفرانسەکەمان بە بەشداریکردنی چەندین کەسایەتی هەروەها چەندین شارەزا و ڕاوێژکاران دەبارەی شارەزاییان دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیا و ئێران و عێراق و ئایندەی کوردستان بەڕێوەچێن دەدەست دکتۆر دەرەنجامی ئەو پانێڵانە کە ساز دەکرێت ئەو دەرەنجامەکەی چۆن بڵاو دەکەنەوە یاخود ئاراستی چی دەکەن خۆی ئەمە لە ئاخیری هەمووی وەکو توێژینەوە توێژینەوەکی زانستیان و توێژنەوەکی سیاسیانە توێژینەوەکی دیبلۆماسیانە سا دەکەین هەتا ئێستاکە وەکو دەستگای ستاندەر ئێمە هەموو شتێکمان پێشکەش بە حکوومەت و دەسەڵاتدارانی حکوومەت کردووە بەڵام ئایان چەندیان گرنگ پێداوە چەندیان پێداوە ئێمە بەکاری خۆمان هەستاوین بەڵام لە نەتیجە لە ئەنجامدا کارەکانمان هەمووی ئەو بۆ جێگای ڕازیبوونی ئەواندا بێتن بۆیە ئەو شارەزانەیە کە لە بوارەدانە ئیش دەکەن بەڕاستی تا ئێستاکە ئەنجامی زۆر کاریگەریان بەدەستێناوە ئەوەتە نمونەی ڕیفراندۆم ئێمە بەلەوەی کە ڕیفراندۆمەکە بکرێت هەموو ئەنجامەکانشمان دەریەخست بە 6 ماک و نێزەکانیش وەکو لە توێژنەوەکدا بڵاومان کردەوە ئاشکا بوو کە ڕیفراندۆم لە خزمەتی ملەتی کوردانە بوو دکتۆرەوەی لێرە دەبیندێ هەموو ڕەنگەکان لێرە کۆبنێتەوە سەر ئاستی باڵێن عێراق سەر ئاستی کوردستان ئەم دید و بۆچوونانی هەرێم و بەرپرسانی بەغداش کە لێرە پێکەوە سەرنج زەدەن یاخود گفتوگۆ دەکەن تا چەند لە خزمەتی دواتر کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبێت دوایی ئەو شەڕ و شۆڕەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدادا ڕوویدا ئێستا دەرکەوت کابینەیە شنوێ هاتووە ئەو کابینەیە ئەو جارێ ئەطراف بەبوونی خەڵکی بێلایەن و خەڵکی پرۆفشناڵ و خەڵکی تەکنۆرا دەکاتەوە کورد تا ئێستاش چارەسەری ئەو مەسلەیە بۆ نەکرەوە هەوڵی داوە کەسانی حیزبی دابنێتن بۆیە حتى لایەنە عێراقیەکانیش لایەنە شیعەکانیش زۆر فشاری ئەوەیان لەسەرە کە خەڵکی بێلایەن و خەڵکی پێشکەوتو و خەڵکی پرۆفشناڵ دابنێن بۆیە تەسەوری ئەوەی دەکردن کە ئەم جارە کابینەی نوێ ئەو جارە حکوومەتی عێراق دووبارە خەڵکی نوێ بێ خەڵکی غەیرە حیزبی بێتن بۆی کە کاروباری وڵات بەڕێوە بن و پەیوەندەکان نێوان هەرێم و بەغدا بەرەو پتەوی بن زۆر سپاس بەڵێ ئەم وەک دکتۆر بایات عەلی ئاماژەی پێکرد لێرە سێ پانێڵ بەڕێوە دەچێت پانێڵێکیان لەسەر پێگەی کورد لە دوای خۆپشاندانەکانی عێراق پانێڵی دووەم لەسەر چۆنێتی بەهێزکردنی پێگەی هەرێم لە عێراقدا و پانێڵی سێمیش لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا و کاریگەری لەسەر داهاتووی هەرێم دیارە ئەوانە هەمووی پەیوەستن بەیەکەوە بۆی دواتر کۆمەڵانی خەڵک یاخود ئەو دەرەنجامانێکە لەم پانێڵە دەردەچێت بۆ ڕای گشتی لە توێژینەوەیەکدا بڵاو دەکرێتەوە بەڵام دەگەڕێمە لای ئێوە
بەڵێ سوپاس بۆ پامنێرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمان بوو و زانیاریەکانی یانێ لەسەر ئەو کۆنفرانسەی کە لە شاری هەولێر بەڕێواچێت. بەڵێ عزیزانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بەو هیوایەنجی سوود و ڕەزامەندیتان بوو بێت تا سبەینێ بینەوە میوانی ماڵەکانتان شاد و کەمەران.